بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی ئازیزی پەیام بەتایبەت بینەرانی پەیامی ڕۆژ جەژنی پیرۆزی ڕەمەزانتان لێ پیرۆز بێت ئەمڕۆ دووەم ڕۆژی جەژنە و جارێکی تر پەیامی ڕۆژ لا دەبێتە میوانی ماڵەکانتان بینەرانی ئازیز بڕگە و بابەتی بەرنامەکانی ئەمڕۆمان وەک هەمیشە تایبەت و جیاوازن بۆ ئەوەتەی کە جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک بێت بەشێک لە بەرنامەکەم ڕۆ من لە ستۆدیۆ سلێمانی پێشکەشی دەکەم و بەشێکی دیکەشی هاوکارم کاک ڕیاز لە هەولێرەوە پێشکەشتان دەکات. سەرەتا دەچینە لای مێژوو وەک هەموو ڕۆژێک ئەو ڕووداوانی کە لە ڕابردوودا ڕوویاندا و ئەمڕۆ ساڵیات یاخود لەم بەرواری ئەمڕۆدەیە ڕوویانداوە دەچینە لای مێژوو پێکەوە بینەری دەبین. 5/6 هەموو ساڵێک دیاریکراوە بۆ ڕۆژی جیهانی ژینگە و لەو ڕۆژەدا مرۆڤایەتی و جیهان هۆشیار دەکرێنەوە لەو مەترسی و هەڕەشانی کە بەهۆی پیسبوونی ژینگەوە ڕووبەڕووی کۆمەڵگەی مرۆڤ دەبنەوە. 5/6 ساڵی 1970 لەدایکبوونی گەورە ئابووریناس و فەیلسوفی بواری ئابووری ئادەم سمیسی سکۆتلەندی. 5/6 ساڵی 1967 دەستپێکردنی جەنگی 6 ڕۆژەی نێوان عەرەبی ئیسرائیل لە سەرکێشەی فەلەستین و قودس. سەرنجام زۆربەی زۆری وڵاتانی عەرەبی لە بەردەم سوپای ئیسرائیلدا بەچۆک داهاتن و سوپای ئیسرائیل بە تەواوی باڵی کێشا بەسەر ناوچەکەدا و زۆربەی سەرانی عەرەبی خستە ژێر هەیمەنە و ویستی خۆیەوە. 5/6 ساڵی 1970 سەرەتای دەرکەوتنی نەخۆشی لە ناوبەر و کوشندەی نەمانی بەرگری لەش ناسراو بە ئایدس. نەخۆشی ئایدس لەو ساوە تا ئێستا ملیۆنان مرۆڤی کردوتە قوربانی ویست و حەزە منحەریفەکانی مرۆڤ و ساڵانە ژمارەیەکی زۆرتر بەو نەخۆشیە گیان لەدەست دەدەن. هۆکاری سەرەکی ئەم نەخۆشیە پابەند نەبوونە بە بنەما و بەهاجوانەکانی ئەخلاقەوە و وڵاتانی ئەوروپا سەرچاوەی سەرەکی بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ئەم نەخۆشیەن. ئەم نەخۆشیە لە ڕێی پەیوەندیە سێکسیە ناشەرعیەکانەوە دروست دەبێت و بەهۆی لیک و پێداویستیەکانی ترەوە دەگوازرێتەوە. بەداخەوە لە ئێستادا لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئیسلامی و عێراق ئەم نەخۆشیە تەشەنەی سندووە. پابەند نەبوون بە بەهاو ڕەوشتە ئیسلامیەکان هۆکاری سەرەکی توش نەبوونە بەم نەخۆشیە کوشندەیەوە. 5/6 ساڵی 1985 کۆچی دوایی شاعیر و زانای ناوداری کورد موخلیسی شاعیر ڕەحمەتی خوای لێبێت. 5/6 ساڵی 2015 کۆچی دوایی تارێق عەزیز سیاسەتمەداری عێراقی و یەکێک لە سەرکردە باڵەکانی حیزبی بەعسی عەفلاقی. تارێق عەزیز ماوەیەک وەزیری دەرەوەی عێراق و جێگری سەرۆکوەزیرانی عێراق و یەکێک بوو لە ڕاوێژکارە نزیک و کاریگەرەکانی سەدام حوسێنی سەرۆکی عێراق. بینەرانی ئازیز بیرتان نەچێت چاوەڕێی پەیوەندی تەلەفۆنەکانی ئێوە دەکەین کە لە دواییدا کاتێک کە بڕگەی پەیوەندی تەلەفۆنەکانی ئێوە هاتە پێشەوە ڕقەمی ئەو تەلەفۆنانی کە دەبێەوە پەیوەندی پێوە بکەن لە شاشەی پەیامەوە دەردەکەوێت بۆتان چونکە پرسیاری تایبەتمان هەیە کە لە کۆتاییدا 3 کەس با تیر و پشک خەڵاتی تایبەتی کۆمپانیای دۆلفینسی وەروە خەڵاتی تایبەتی کەناڵی ئاسمانی پەیامی پێدەبەخشێت توانەی کە وەڵامی ڕاست بەدەستێنن. من دەچمە ستۆدیۆکانمان لە هەولێر لە لای ڕیازەوە بزانین ڕیاز ئەمڕۆ لە هەولێر چیمان پێشکەش دەکات. ڕیاز سڵاوی خوارد لێبێت جەژنت پیرۆز بێت. دیارە هاوکارانم ئاماژە بەوە دەکەن کە لە ئێستادا هێشتا هەولێر ئامادە نیە بەڵام دەچمە لای پەیوەندی هاوڵاتیان ئەگەر لە بەردەست من چونکە ئەمڕۆ پرسیاری جیاواز و تایبەتمان هەیە بۆ بینەرانەی کە دەیانەوێت بەشدار بن لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە بۆی کە خەڵاتی کۆمپانیای دۆلفینسی وەروە کەناڵی ئاسمانی پەیام بنەوە کە دوێنێ دیارە 3 کەس لە ناو تیر و پشکدا توانیانە و خەڵاتانە بەدەست بێنن. ئەمڕۆژ پرسیارەکانمان 3 جۆرن. پرسیاری زانیاری گشتیمان هەیە، ئەدەبیمان هەیە، وەروە ئاینیمان هەیە. هەر کەس کە پرسیاری ڕاستە دەکرێت وەڵامی ڕاست بەدەستێنێت دوای لە تیر و پشکدا دەبێتە خاوەنی دوو خەڵاتی باش لە هەر شوێنێکە بێ دواتر دەگەینە دەستی. دیارە بڕگەی جیاوازی ترمان دەبێت کە ڕووماڵی پەیاملێرانمان دەبێت لە شار و شارۆچەکانی دیکەی هەرێمی کوردستاندا. لە ئێستادا ئەگەر هاوکاران و ژمارە تەلەفۆنەکان بخەنە سەر شاشەی پەیام بۆی کە ئێوەی بینەری ئازیزش بتوانن پەیوەندیمان پێوە بکەن بۆی کە پرسیارتان ئاڕاستە بکەین بەڵام ناوبڕێکی کورد وەردەگرم و دێمەوە خزمەتان.
بینەرانی عزیز دیارە وەک ئاماژەم پێکرد چەند بڕگەیەکی جیاوازمان دەبێت ئەمڕۆ کە بەشێک لە بەتایبەتیەوانی کە پێوەستن لەگەڵ میوانەکاندا لە هەولێر و هاوکارم ڕاست پێشکەشتان دەکات چەند بڕگەیەکی جیاوازیەیە کە لە سرود و میوانی تایبەت کە بەتایبەتی ئەکتەرێکی ناوبانگی هەولێر میوانی دەبێت لەگەڵ چەند سرود بێژێک کە زیاتر بەرنامەی پەیامی ڕۆژمان بۆ دەڕازێنە و هەروەها منیش لێرەوە هەم لەگەڵ ڕووماڵی پەیام لێران دەبم لە شار و شارچەکانی هەرێمی کوردستان و هەروەها لەگەڵ پرسیار و وەڵامی بینەرانی ئازیز لەو ڕۆکە لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە دەتوانن پرسیار وەڵامەکان پرسیارە ناڕاستە بکەین وەڵامی ڕاستمان بدەنەوە دوایی سێ کەس دەبنە خاوەنی باشترین خەڵات لە ئێستادا دیارە پەیوەندی تەلەفۆنیمان لەگەڵایە بە پێ ژمارانەی کە لەسەر شاشەی پەیامەوە دەرەکەون ئەگەر هاوکارانم ئاماژەم پێ بکەن کێمان لەگەڵایە تا و کاتێک کە هاوکارم ڕاست لە هەولێرەوە ئامادە دەبێت لەگەڵ میوانەکانیە من دەچمە لای پەیوەندیە تەلەفۆنیەکان کێم لەگەڵا ناریە فەرەیدون لە چەمچەماڵەوە ناریە خانسڵاو لێبێت ئەگەر جەژنت پیرۆز بێت ئەگەر پێم بڵێ دووەم ڕۆژی جەژن لە چەمچەماڵ هێشتا هەر جەژن بەردەوامە هەموو مسلمانان و ئێ بەڕێز دەکەم لە تۆش پیرۆز بێت بەڵام ماریاتان لەگەڵەبەتی ماریا ماریا زۆر باشە ماریا خان پێم بڵێ لە سێ بەش پرسیارمان دەهەیە ئەمە زانیاری گشتی ئەدەبی ئاینی وەک دوێنێ و بەیانیش بەردەوامە بێ بەم شێوازە لەو سێ جۆر پرسیارە زانیاری گشتی ئەدەبی ئاینی کامیان هەڵەبژێری بۆی کە پرسیارتان ڕاستە بکەین بەڵێ با زانیاری گشتی بێت با زانیاری گشتی بێت بەڵێ زۆر باشە دەچمە لای پرسیارێک لە زانیاری گشتی لە سەردەمی جاهلیەتدا چیان بە ڕۆژی جومعە دەوت ئێستا ڕۆژی جومعە خۆمان دەڵێن هەینی یاخود جومعە ئەسڵانی پرسیارەکەم بۆ بگۆڕی وەڵاهی زۆر قورسە یان ئاسانکاریەکمان بدەنێ بەبوونی زۆر قورسەکەی وەڵاممان ڕاست بوو چۆن ماریە خان ئەسوانن ئاسانکاریەکمان بۆ بکەن زانیاری مەسەری نییە وەڵام ئاسانکاریە مەگە تەنها ناوەکەی بڵێم چونکە ینی مەگە وەڵامە ڕاستەکەت پێ بڵێم پێش سەردەمی جاهلیەت چیان بە ڕۆژی جومعە دەوت ئێستا خۆمان دەڵێن هەینی یاخود جومعە بەڵام پێش لە سەردەمی جاهلیەت دواتە پێش ئیسلامدا چیان بە ڕۆژی جومعە وتووە بەڵێ ئەختیاری لەگەڵ نییە ئاسانکاریەک ئەختیاریشی نییە لەوە زیاتر نازانم چڕ هەر ڕوونکردنەوەیەکت بدەمێ مەگەر ناوەکەی بدەم ڕاستەکەی ئەسانی پرسیارەکەم بۆ بگۆڕی ئازێتیسە پرسیارەکەت بۆ گۆڕم باشە پرسیارەکەت بۆ گۆڕم یەکەمین کەناڵی جیهانی کە توانی ڕاستەوخۆ هەواڵەکان بگەێنێتە شاشەی ماڵەکان چ کەناڵێک بووە؟ یەکەمین کەناڵی ئاسمانی جیهانی کە توانی ڕاستەوخۆ نازانم ئەو کاتە ئاسمانیا بوو بەڵام ئێستا کەناڵێکی ناوبانگی جیهانیە کە توانی ڕاستەوخۆ هەواڵەکانی بگەێنێتە شاشەی ماڵان چ کەناڵێک بوو؟ گەلی کوردستان وەڵاهی زانیاریم لەسەری نییە دای با واشنگتۆنم بۆ دێکەکەن کام ئێستا کامت بۆ وەرگرم کام ناوت بۆ وەڵی کاکە جژنە حەقا هاکاریەکمان بکەن زۆر سپاس دەکەم ماریە خان سپاس بۆی پەیوەندیەکەت مەمنون دیارە پەیوەندێکی ترم لەگەڵای چکە زۆر ناتوان لەگەڵ پەیوەندیانی کە زۆر جار کەسی تر لە پشتی خەتی تەلەفۆنە لەگەڵ بنێنمەوە دەچمە لای کاکسەروان لە خوورماڵەوە کاکسەروان سڵاوی خوارد لێبێت جەژنت پیرۆز بێت جەژن لە خوورماڵ چۆنە گوزارێت السلام عليكم عليكم السلام ورحمة الله كاجيان خاصني تو کاکسەروان دەنگ باسەکەم زۆر سپاس کاکسەروان جەژنەکەی تۆ مبارەکە بوونە و مبارەک دەگرت و کەناڵەکەش تا کەر و وێشتا و جەکارمەندەکەیتا ئینشاءالله حەزکرد بە هەلامی وستێک هەمیشە وەشی و جەژنە نەبی ئینشاءالله کاکسەروان یا خاوەنی دووەم ڕۆ جەژنی خوورماڵە دەکەنین گرەی چۆ تاکەمی و گەدیشتا ئازاب گردنی شمەیس ئازابووی نامی خزمەتتانە گلەکە دەستەوەستەرێمە بمێ لا پرسیارەکە کاکسەروان فەرماوە با زانیاری گشتی بۆ کارگەران با زانیاری گشتی بوو لە سەردەمی جاهلیەتدا چیان بە ڕۆژی جومعە دەوت وەڵا پرسیارێکە ئاما لەو ئەمە مختارەکەیانە کامیشان ئەگە کری کامیان
ئەنێ ئەمەر مختار کە ئێستا دوو پرسیارم هەیە ئەوەی کە لەسەر شاشە بۆ پرسیارێک بەهاڵا هاتە سەر شاشە کۆ پرسیارەمان لەناو لیستەکەیان بڕۆ یەکەمین کەناڵی جیهانی کە توانی ڕاستەخۆ هەواڵەکان بگەێنتە شاشەی ماڵان چ کەناڵێک بوو یاخودۆ پرسیارێک کە لە سەردەمی جاهیلیەتدا چیان بەجوما دەوت وەڵی ئەگە بیگۆڕی بە ئاینی مەمنونەوە کارجن لەبەرەوەی پەیوەندی ترمان لەگەڵایە ناتوانم زۆر بە خێرایی وەڵامێکم بدەرێت کە خەڵکی تر لەسەر هێڵی پەیوەندی وەستاون ناکرێت دەی مەمنون سپاس حەزم کرد پەیوەندی زۆر سپاس کاک سەروانە لە جەژن و خۆشیابیت سپاس بۆ پەیوەندیەکەت بەڕێزی دێ خۆشحاڵ لە چەمچەماڵەوە سندوسخانمان لەگەڵایە سندوسخان سڵاوی خوارد لێبێت جەژنت پیرۆز بێت لە ئێوەی جژنە پیرۆزی خۆم ئاڕاستەی هەموو کەناڵی ئەسمانی کەیامەتە هەر لە جەژن و خۆشیابی بەنایەوانیشەوە تۆش جەژنت پیرۆز بێت زۆر سپاس لە ئێوە سندوسخان ئەگەر پێم بڵێ لە ئاینی ئەدەبی زانیاری گشتی لە کام بەش پرسیار تا ڕاستە بکەم بە ئاینی بێت با ئاینی بێت یەکەمین کەس لە ئیسلامدا جەنگی دەریایی کردو ئەزمونێکی قورس و تاقی نەکراوە بوو کێ بوو؟ یەکەمین کەس پرسیارەکانتان زۆر گرانە چۆن؟ پرسیارەکانتان زۆر گرانە ئاسانکاریەکمان بۆ بکە پرسیارەکانمان گرانە؟ ئەرێ وەڵڵا ئێستا یەکێک کە تۆزە مێژووی ئیسلامی خوێند بێتەوە ئیدی دەزانێ ئاسانیشە ئاسانکاری مەگە تەنها ناوەکەی بڵێم عومەری کوڕی خەتاب نازانم بە پرسیار لە منی مەکە عومەری کوڕی خەتابت بۆ جێگیر بکەم یاخود دەیگۆڕی ناوەکە وەڵی تۆ زانی باسی ئاسراتە عومەری کوڕی خەتاب بێت وەڵی نازانم دڵنیانی هاوکاری مەکەی ئەگەر بڵێم بیگۆڕێکەی بەکێ عوسمانی کوڕی عەفان کامیان بێت لەو دوانەیە کامی باسی یەکەمیان جوم کامیان وەڵا نازانم کامیان باشترە نازانم وەڵی عومەری کوڕی خەتاب عومەری کوڕی خەتابت بۆ جێگیر بکەم با عوسمانی کوڕی عەفان بێت با عوسمانی کوڕی عەفان بێت زۆر سپاس بۆ پەیوەندیەکە سندوسخان زۆر سپاس هەر لە جەژن و خۆشیابن ئەگەر پەیوەندی ترمان لەگەڵا بێت بزانین کێمان لەگەڵایە گەراوکەران مەماژەم پێ بکەن غەرزی لە ئاکرێەوە زۆر باشە سڵاوی خوارد لێبێت غەرزی خان لە ئاکرێەوە جەژنت پیرۆز بێ گەر پێم بڵێ لە ئاکرێت جەژن چۆن بەڕێوە چووە ببوورە دیارە من بە هەڵە ناوەکانم وەرگرتووە غەردی کاک غەردی لە ئاکرێەوە کاک غەردی ببوورە داوای لێبرنە لە یەکەم جەژنت پیرۆز بێ گەر پێم بڵێ دووەم ڕۆژی جەژن لە ئاکرێ چۆن بەڕێوە چێت جزمەتە تەواو مسلمانی جیهانی پیرۆز کەمن تایبەتی پەیامبەرین کەناڵیوە الحەمدولله گەلێک باشە الحەمدولله شکر بە خودی باشە بڕێوەتیش دووەم ڕۆژ هێشتا گەرم و گوڕی ماوە هەرچەندە ڕەنگە هێشتا تۆزێ زووش بێتم بۆ ناوەڵای ئێستا کاتێکن ماوەس بەیانیان کات درەنگ وایە بێتەشیت کاک غەردێچینە لای پرسیارەکان ئاینی ئەدەبی زانیاری گشتی بە ئاینی با ئاینی بێت یەکەم کەس لە ئیسلامدا جەنگی دەریایی کرد و ئەزمونێکی قورس و تاقی نەکراوەی ئەنجامدا کێ بوو؟ عوسمانی کوڕی عەفان عوسمانی کوڕی عەفان دڵنیایت؟ بەڵێ باشە زۆر سپاس لەگەڵ ڕۆمانیەکان بوو زۆر سپاس دەکەم باشە عوسمانی کوڕی عەفان بۆ جێگیر دەکەم دەستەکانت خۆش بێت کاک ئوسامە لە هەڵەبجەوە لەگەڵمانایە کاک ئوسامە سڵاوی خوارد لێبێت جەژنت پیرۆز بێت هەر لە جەژن و خۆشیابن جەژن لە هەڵەبجە چۆن بەڕێوە چێت سڵاوی خوای گەورەش لەوێ بێت جەژنت پیرۆز بێت لە ئێوە لە پای کارمەندانی کەناڵ ئەسمانی پێیان زۆر سپاس بە ناویوانەشەوە دەنگ و باسی جەژن لە هەڵەبجە هەڵا ئاسپاس بەخوا جەژنەکە بە زۆر بە گەرم و گوڕیەوە بڕێوەت و دیارە هەر وەکو شارەکانیشە خەڵک بە گەرم و گوڕیوە پێشوازی لە جەژنی ڕەمەزانی ساڵیش کرد سپاس بۆخوا هەر هەمیشە لە جەژن و خۆشیابن ئینشاڵڵا کاک ئوسامە ئاینی ئەدەبی زانیاری گشتی با ئاینی بێت با ئاینی بێت یەکەم کەس لە ئیسلامدا جەنگی دەریایی کرد و ئەزمونێکی قورس و تاقی نەکراوە بوو کە لە ڕابردوودا و جەنگە لە دەریادا نەکرا بوو کێ بوو؟ ئەختیارەکانی لەگەڵا نەبوو ئەختیاری لەگەڵانیە
ناکە قساکمان بۆ گۆڕی زۆر خۆش بۆمیانە پرسیار سێ پەیوەندی و پرسیارێک دەگۆڕم بەڵام ئاسانکاریەکت بۆکەم پرسیارەکەت بۆ دەگۆڕم دەچمە سەر پرسیارێک سەر بەشی ئاینی وانە کاگو سامار لە بەشی ئاینی بەڵێ بەڵێ زۆر باشە بەکێ دەوترێ شاعیری ئیسلام ئەمەشیانە قورسە وەڵای میشانە حەقڕ بوو ئێستا ناوێکم پێ بڵێ چکە دەرفەتم نییە و خەڵکی تریش لەسەر هێڵن کاگو سامە کاک جەلال ئەختیاروشی لە گەڵانی یاری لەگەڵانیە هیچ خەڵاتەکەمان باشە نامانەوە کەس وەڵامی ڕاست زۆر بزانن هەرچەندە هەر دەبێت سێ کەس دوجارە و خەڵاتیان پێ ببەخشین پرسیارەکەتان زۆر قورسە زۆر سپاس کاگو سامە لەبەری خەڵکی تر لەسەر هێڵن زۆر سپاسەکەمەر لە جەژن نابن کاگارون لە عربەتەوە کاگارونمان لەگەڵایە کاگارون سڵاوی خوارد لێبێت جەژنت پیرۆز بێت هەر لە جەژن و خۆشییا بن السلام عليكم قاعد لا جزن ليش تيوجه ولا بينراني كنال يسمعني تيام تيوجه عليكم السلام زۆر سپاس بەناوی ئەوانیشانەوە کاک هارون ڕاستەخۆ بچمە لای پرسیارەکان ئاینی ئەدەبی زانیاری گشتی بعد زانياري قشتي لك جلا با زانیاری گشتی بێ یەکەمین کەناڵی جیهانی کە توانی ڕاستەوخۆ هەواڵەکان بگەیەنێتە شاشەی ماڵان چ کەناڵێک بوو جزيرة هو کوێ جزيرة جەزیرە نازانم بە پرسیار لە منی مەکە بعد جزيرة لكن كجزيرة كم كنال عثماني هو باشە با جەزیرە بێت جەزیرەت با بۆ جەزیرە. جێگیرەکەین دەستەکانت خۆش بێت زۆر سپاس کاگارون لە جەژنابیت شیلان لە کەرکووکەوە شیلان خانسڵاوی خوارد لێبێت جەژنتان پیرۆز بێت دوان لە براوەکان لە تیر و پشەکەش هەر چەند کەرکووکی بوون بۆ هیوایی کە تۆش وەڵامی ڕاست بەدەستبێنیت و ببیتە خاوەنی هەردوو خەڵاتی کۆمپانیای دۆلفینسی و کەناڵی ئاسمانی پەیام کە خەڵاتی تایبەتیان دیاری کردووە بۆتان جەژنت پیرۆز بێت و پێم بڵێ لە کەرکووک دووەم ڕۆژی جەژن چۆنە گوزارێت السلام عليكم عليكم السلام ورحمة الله جزم لإيوة فيروز بي لطاي مسلمانان فيروز بي لسپۆرتەکان لێکم سەرکەوتوو بن ئینشاءالله زۆر سپاس هەر لە جەژن و خۆشیاوی شیلان خان دەچمە لای پرسیارەکان ئاینی ئەدەبی زانیاری گشتی بەس زێنی چی بۆ جوانە لە کەرکووک وەڵاگەمە لە بەرنامەکە نەبووکەم دوێنێ دوو کەس زۆر ینی بە شانس بوون خوا پێدا بوون لە هەردووکیشان ژنومێر بوو بە یەک پەیوەندی تەلەفۆنی دوو پرسیاری جیاوازیان ئاڕاستە کرا دوو خەڵاتیان وەرگرت لە تیر و پشکەوەشە هەردووکیان ناویان دەرچوو خەڵکێتت زۆر بە شانس نییە قەنەش بەڵای دەرم لا ئێمە بە شانسنی تر ئەگەر لە شتی ترا شانستان نەبێت سەرکەوتوو با زانیاری گشتی بێت نە ئاینی ئاینی بێ زۆر باشە بەڵێ بەکێ دەگوترێ شاعیری ئیسلام حەسانی کوڕی سابت حەسەنی کوڕی حەسانی کوڕی حەسانی کوڕی سابت تەواو بەڵێ بەڵێ بێتمان دڵنیە زۆر باشە دەستەکانت خۆش بێ شیلان خان زۆر دەستی سپاس ئێوەش خۆش بێ، دووبارە کاک دەست ڕەوشتمان پیرۆز لەگەڵایە لە بەخۆشحاڵی. قەڵات زێوە کاک ڕەوشت سڵاوی خوارد لێبێت جەژنت پیرۆز بێت هەر لە جەژن و خۆشییا بن سلام عليك باش كاك جلالي برس سەرچاوەکانم ڕەوشت خان وانە بلا بلا زۆر سپاس خۆش ڕێزداری جزنتان پیرۆز بێت و هەر لە خۆشی دابن هەر لە جەژن و ڕۆژمان خۆشییا لێ بۆ بێت تاوی جەژن لە تۆش کارمەندانی پیرۆز بێت. کەناڵی ئەسمانی پێیان و بینەرانی بەڕێز زۆر سپاس بە ناوی ئەوانیشەوە سپاس دەکەین هەموو ڕژێکتان هەر جەژن و خۆشی بێت هەر لە خۆشی کردن و تاقەتەی باشتان قبول بێت ئینشاءالله ئامین ئینشاءالله ئەچینە لای پرسیارەکان ڕەوشت خان ئاینی ئەدەبی زانیاری گشتی بەڵێ وەڵی پرسیاری ئەوەی زانیاری گشتیەکە نازانم ئەگەرە یاد ئێستا کامیان بێت زانیاری گشتیەکە گەر ئەومان بۆ بخوێنەوە باشە زانیاری گشتی یەکەمین کەناڵی جیهانی کە توانی ڕاستەوخۆ هەواڵەکانی بگەێنێتە شاشەی ماڵان چه کەناڵی بەڵێ ئاسانکاری نییە مەگەر ناوەکەی بڵێ چکۆ نامەوێت اختیاردا بنێن کەناڵی BBC ئینگلیزی BBC ئینگلیزی تەواو وەڵی بڵێم چی دەتوانین بیگۆڕین بۆ ئاینیەکە چۆن بیگۆڕین بۆ ئاینیەکە با نەیگۆڕم نازانم وەڵامەکەت ڕاستە یانە ئێوە وەڵاوە دەستان خۆش بێ خۆشحاڵ زۆر بووم کە سپاس هەر لە جەژن و خۆشیاوی بیبیسیەکەت بۆ داهێنێم
زۆر باشە دیارە لە ئێستادا هاوکارانم لە ئاماژەم پێ دەکەن کە ستۆدیۆکانمان لە هەولێر ئامادەن بۆی کە بچمە لای هاوکارم کاکڕیاز لە هەولێرەوە بەرنامەکەمان بۆ پێشکەش بکاتەوە میوانە تایبەتانی کە لەوێ ئامادەی کردم بۆیە بینەرانی عزیز بە دیار بەرنامەکانمانەوە دانیشن دێنەوە خزمەتتان هەم بۆ وەرگرتنی پەیوەندی ئێوە و وەڵامدانەوەی ئێوە وەبووی کە هەرکەس وەڵامی ڕاستی بەدەستێنە دوجار لە تیر و پشکان دەبێتە خاوەنی دوو خەڵاتی باش هەم خەڵاتی کۆمپانیای دۆلفینسی و هەم خەڵاتی تایبەتی کەناڵی ئاسمانی پێیان بۆیە من دەچمە ستۆدیۆکانمان لە هەولێر و لەوێش بەرنامەکەتان پێشکەش دەکەین. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد خوشی بۆ مسلمانان ئەوازەشن هاتەوە خۆشی بۆ مسلمانان ئەوازەشن هاتەوە دەنجی الله ئەکبەر دێ لە هەموو لایەوە دەنجی الله ئەکبەر ئەی مسلمانان هەموو ڕوو لە ماڵی خوا بکەن ئەی مسلمانان هەموو ڕوو لە ماڵی خوا بکەن لەگەڵ ئاسۆی بەیانە مزگەوێدە ئاوەدانەکەن لەگەڵ ئاسۆی بەیانە مزگەوێدە ئاوەدانەکان خۆشی بۆ مسلمانان ئەوازەشن هاتەوە دەنجی الله ئەکبەر دێ لە هەموو لایەوە دەنجی الله ئەکبەر دێ بڕۆن بۆ میوانداری یەکتر بە شادومانی بڕۆن بۆ میوانداری یەکتر بە شادومانی نازی بێ باوکان ڕاگرێن هەموو لە زۆر بە جوانی نازی بێ باوکان ڕاگرێن هەموو لە زۆر بە جوانی خۆشی بۆ مسلمانە ئەوازەشن هاتەوە دەنجی الله ئەکبەر دێ لە هەموو لایەوە دەنجی الله ئەکبەر منداڵان چەند دڵخۆشن بە هاتنی جەژنەوە منداڵان چەند خۆ دڵخۆشن بە هاتنی جەژنەوە ئەڕۆن بۆ شوێنی یاری لە لادێ و لە شارەوە ئەڕۆن بۆ شوێنی یاری لە لادێ و لە شارەوە خۆشی بۆ مسلمانە ئەوازەشن هاتەوە دەنجی الله ئەکبەر دێ لە هەموو لایەوە دەنجی الله ئەکبەر خوا بە چاوی ڕەحمەتی تەماشای بەندەی دەکا خوا بە چاوی ڕەحمەتی تەماشای بەندەی دەکا
بۆ حەزی و ڕۆژەوانان لە گوناهان پاشیان دەکا بۆ حەزی و ڕۆژەوانان لە گوناهان پاشیان دەکا خۆشی بۆ مسلمانە ئەوە دەژن هاتەوە دەنجی ئەڵڵاه ئەکبەر دێ لە هەموو لایەوە دەنجی ئەڵڵاه ئەکبەر دەژن مایەی شادیە دڵمان دەگاشێتەوە دەژن مایەی شادیە دڵمان دەگاشێتەوە دەست لە ملانەی یەکترکان ئیمانتان وێکەنەوە دەست لە ملانەی یەکترکان ئیمانتان وێکەنەوە. بەناوی خوای بەخشندەی میهرەبان لە دووەم ڕۆژی جەژنی پیرۆزی ڕەمەزان لە شاری هەولێر و لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لە خزمەتتانین پیرۆزبایەکی گەرم و شیا و بە بۆیاتنی جەژنی پیرۆزی ڕەمەزان لە یەکبەیەکی موسڵمانانی جیهان بەگشتی و کوردستان بە تایبەتیەکەین ومێدەکەین ئەم جەژنە ببێتە هۆکاری ڕووخاندنی قەڵای بغز و ڕقوکینە لە دڵ و دەرونی یەکبەیەکماندا. خۆشەویستانم لەگەڵ کۆمەڵێ لە هونەرمەندانی دەنگخۆشی شاری هەولێر لەگەڵتانم بۆ ڕازاندنەوەی زیاتری کاتەکانی جەژن بە کۆمەڵێ لەو سرود و دەنگە خۆشانەی خۆیان کە بە تایبەت لە بواری عیرفان و ئەدەبی ئیسلامیدا هەیەە و جەژنەکەشمان زیاتر بۆ بڕازێن. هەرێک لە بەڕێزان مامۆستا کامەران کاک هاوڕێ کاک ئەحمەد زۆر بەخێر بێن زۆر سپاس جەژنتان پیرۆز بێ و تاعات و عیبادەتی مانگی پیرۆزی ڕەمەزانیشتان قبول بێ ئینشاءڵڵا. زۆر بەخێر بێن بەر لەو من پێم خۆش هەردەمتان شیرین کەن چکلێتی بەرنامەکە وەرگرن و کاک ئەحمەدیان فەرموون. مامۆستا هاوڕێ سەرەتا هەر خۆتان بناسێنن لە کەیەوە دەستان بەم ئیش و سرودانە کردووە هەم خۆت و هەم هاوڕێکانت بناسیێنی. بەناوی خوای گەورە و میهرەبان سوپاس و ستایش بۆ زاتی پاشی پەروەردگاری جیهانیان درود و سەڵاو بۆ گیانی پاشی پێغەمبەر صلی الله علیه وسلم پیرۆزبایی جەژنی ڕەمەزانی پیرۆز لە تەواوی مسلمانان و لە جەنابتان و لە شاری هەولێری خۆشەویست دەکەین. پەیامی جەژن بەڕاستی جەژن پەیامێکی جوانی هەیە هەروەکو کەناڵەکەشمان کەناڵی پەیامە. پەیامی جەژن پەیامی خۆشەویستیە پەیامی محەبەتە پەیامی ئاشتی و تەباییە پەیامی ئاشبنەوەی دڵەکانە پەیامی ئەوەیە دڵەکان چۆن لە ڕەمەزانە تاعات و عیبادەتی خوای پەروەردگاریان کردیان ئینشاءالله خوای گەورە بەردەوامیمان پێ بەخشی لە دوای ڕەمەزانیش ئیستیقامەمان بدە ئینشاءالله. دەستخۆشی بۆ جەنابتان بۆ ئەو بەرنامە جوانە. بەڵێ من ناوم هاوڕێ عومەر شوانی دانیشتووی شاری هەولێرم لە مناڵیەوە ئێمە لە ناو تەسەوف عیرفانیە پێگەیون ئێمە تەڵەبەی جەنابی شێخ ئەحمەد کاریتانین لەلایەن ئەوەوە شەهادەی ئەو مامەگرتووەکەوە خزمەتی مسلمانان بکەین بە دەنگەکەمان و بەلایەنی عیرفانی و تەسەوف و شعر و ئەدەبیاتی مەدایحات و قەسایداتی ئاینی و لە مەولودان بەشدار دەبین لە ذکر و خانەقا و تەچەکانە بەشدارین. ئەم سییانتان بەشداریەکەن یا بەڵێ ئێمە وەکو ستاف ئەوەندەینە زیاتر نینە بەڵام لە شوێنی تر بووە لەگە برادران و لەگەر مامۆستانی تر و لە قورئان لەگەر مەولود خوێنانی تری شاری هەولێر دانیشتوین بەڵام ناوی گروپ و شتان لێنە ناوە وەڵا بە حکمی ئەوەی ئیشەکەمە زیاتر تەسەوفیە و لە ناو تەشێ و خانەقاکانە بۆیە ناوی گروپ و ئەو بابەتەمان نییە. لە ئاستە کۆمەڵایەتەکەدا بۆ منە پەیوەندیتان هەیە تەنیا لە کارە هونەرەکە یەکتان لەگەر مامۆستا یان لەگەر ئەو بەڕێزە بەڵێ ئێمە کاک ئەحمەد برازامە مامۆستاش هەروەکو برام وایە لە منداڵیەوە بەیەکەوەینە یعنی لە تەمەنێکی زۆر بسوچیەوە ئێمە ڕەفیقی مناڵینە و بەیەکەوەش گەورە بووین لە زۆر شوێنانیش وا ئەزانن ئێمە براین ئینشاءڵڵا هەر براشین بەڵام وا دەزانین وەکو برایی داک و بابین ئەلحەمدولیلا. کامەران دێمە لای جەنابەت خۆت بناسیێنی و سەرنجی خۆت هەم لەسەر کارەکەتان و هەم لەسەر جەژنی پیرۆز دەرببڕی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيد المرسلين محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه أجمعين. جەژنە پیرۆزە لە خۆمان و لە مسلمانان بە گشتی دەکەم ئینشاءالله خوای گەورە بکات دەستنی خێر و خۆشی لە هەموو لایەن ئینشاءالله نەمانی ناخۆشی ئینشاءالله دەستخۆشی لە جەنابشتان دەکەم جەنابشیت بەخێر بێکە لە شاری سلێمانی و تەشریف تێناوە یاخوا بەخێر بێ.
خۆشحاڵیشم کە لەم کەناڵە جوانە بەم بەیانی زووە لە دووەم ڕۆژی جەژنە ئامادە بوون بەڕاستی وەکو مامۆستا باسی کرد پێویست ناکە دووبارە بکەوە ئێمە هەر لە منداڵیدا بەیەکەوە گەورە بوون و بەیەکەوە بوون لە تەچێدا گەورە بووینە ئەمە پێکەوە هەر لەوێدا چاومە هەڵهێنایە و تاکو ئێستا بەردەوامین و لایەزال و هەر پێکەوەش لە مناسباتە دینیەکان ئینشاءالله پێکەوە دەچین سەردان دەکەین و لەو شوێنانەدا ئامادە دەبین و لایەزاریش وەکو باسی کرد کەس نازانی ئێمە هەر براژنینە هەروەزان برای داکوبابینە زۆر باشە گەر باسێکی ئەو دەفەشم بۆ بکەی لە کارەکان تەنها دەف بەکارێنن یان بۆ نمونە ئالەتی تری مۆسیقی بەکارێنن بەڵێ طبعا ئێمە وەکو بەکارهێنان ئێمە بەس دەف بەکاردێنین ئەمە شتی تر بەکار ناینن وەکو ئەسڵەکەی خۆی هەتا لە ڕوژەرعی لەوانەیە ئەوە سەهەلتر بێ ئەوەتر بێ لە حەدیسی پێغەمبەری صلی الله علیه و سلم طبعا دەف باس کرایە یعنی ئێمە هەر دەف دەزانین و دەفیش لێ دەدەین و هەردووشمان دەفزەنین بێ لەوەی کە قەسیدە دەڵێن و هەردووشمان دەفزەنی بێ لە کاک ئەحمەدی بەڕێز ئەوە دەفزەنشی بەتوانایە ئەمە هەردوو لە دەفزەنی بە خۆشمان دەفی لۆ خۆمان لێ دەدەین یعنی ئەوەش دەتوانین الحەمدولله زۆر باشە کاک ئەحمەد تەنها دەفمان بۆ لێدە وەکو مەولەوی فەرمێ قەزای پەنجەکەت دەک لە من کەفێ خەیلی عاجزم سالێ دەفەت دەفێت هەندێک لەو دەفەمان بۆ بژەنە بزانین من زۆر لی نازانم ئێوە چۆن هەڵیە سەنگیان ماشەڵا شتێکی جوان بوو لەو تەمەنە ئەو شتە جوانانە ئادا دەکاتن لەلایەن خۆم پێرفێکتە مامۆستا کامەران زیاتر لە بواری تەنها عیرفان و تەسەوف و ئەدەبیاتی ئیسلامیە ئێوە بۆونە دەنگی خۆتان تاقیەکەنەوە بەرەمەکانتان پێشکەشەکەن یا بۆونە بوارەکانی تریشتان گرتوتەوە نەخێر ئێمە تەنها لە بواری عیرفانی و تەسەوفیدا طبعا سرودە ئەوانەی کە مولکی تەسەوفی پێوەیە و ئەوانەی پێوەمۆری ئەوەی پێوەیە ئێمە لەو بابەتانەدا زیاتر دەنج خۆمان بکاتێ با بچینە لای بەرهەمێکی ترتان بەرهەمێکی تر ئەکەینە دیاری جەژن بۆ بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام لە ئادەم تاکو خاتم کەس نیاوتای محەممەد بێ لە ئادەم تاکو خاتم کەس نیاوتای محەممەد بێ نییە هیچ کەس کە عوقباوی وچی عوقبای محەممەد بێ بتشريفي شوي مولود همو دنيا منور بو ديان قد نوري وانا بيد مقرت غراي محمد بي بشارت بي مسلمانان كبيغمبر طبيب ابونا ساغي ذال خنيل او كاس لمحشر دا لجر آلاي
محمد بي الله الله شهيد مع الله 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 شهيد سفار أكام عزيزان سفار مشاي سفارنا براو مكاي كعبة الله براو شاري رسول الله 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 يا سفار أكام تالتاوان دروني خون بكما بتمراوضة تربق ريم بالله امتازا كما الله الله يا سفار أكام طوافي كعبيرونا تشتاوان كم براو باقيع رابو استم يا دي ماردي هاولان كام الله الله بعاشقيكم رسول الله يا قربانيكم حبيب الله يا سفار أكام بو أوشاراي اقرأي نازل بو والله تم زيارة أو شارش طالع البادر قطوع الله الله شهيد الله بعاشقيكم رسول الله يا قربانيكم حبيب الله يا بيت من دل شاد بيه اي خدايا لم دنيايا كان يا عزيز يا رتي كعبا رسول الله لدل يا اخوان قدامتان خوش به اماجتان بو کرد بەسەر هات و قسەی خۆشتان لە بیر نییە بەس با من شتێکتان بۆ بگەڕمە بەڵکو و ببێتە هەڵتۆقین و کرانەوەی ئەو بیر و بەسەراتانش کە لە ژیانی ئێوە هەبووە لە کتێبی نمێک لە ژیان و کەسایەتی مامۆستا مەلا محەممەد ئازادیە هێڵێ ڕۆژێ مامۆستا مەلا محەممەد ئازادی و مامۆستا مەلا محەممەدی ڕازی بە ڕەحمەت بێ ئەخوا دووەمیان ئەچن بۆ خوازبێنی ژنی دووەم بۆ یەکێک لە کەسایەتیەکانی کورد ئیتر برای کچەکە دەڵێن ئێمە خوشکی خۆمان سەر بە هەوێ نادەین و لە کۆمەڵگەی ئێمە دوو ژنەی سەرکەوتوونە بۆ هەمیشە شەڕ و فەرتەنەوە ئەو شتە هەیە ئەم مامۆستایانە دەیانەوێت دۆزێ باز لە ئیجابیاتەکانی فرەژنێتی بکەن دەڵێ مامۆستا مەلا محەممەد دەڵێ نەوەڵاوان نییە و بەخوایە من و مامۆستا محەممەدی ڕازیەکی دوو ژنمان هەیە ماشەڵڵا ئەڵەی خوشکم پێکەوە ژین زۆر نێوانیان خۆشە زۆر تەبا و ڕێکن ئەڵێ مەلا محەممەد وان نییە مامۆستا مەلا محەممەدی ڕازیش بە ڕەحمەت دەڵێ نەبە و خاوان نییە یەکەم ڕقی لە دووەمە دووەم ڕقی لە یەکەمە هەردووکیان ڕقیان لە منیش ڕقم لە هەردووکیان خوش لەو بانسەرەوە ڕقی لە هەردووکمانە ئەڵێ وتی جایتن نەوەڵاوان نییە
جا ئەڵێ برای کچەکەڵندەوە لە بەرام قسە خۆشێ ماوەسا پێشکەشی ئەەکەن و ئیتر حەملا دوای ژەر خێزانێکی تەبا و پێکەوە نووساوە بن پێم خۆشەوەش دوای هەندێ شتی بەسەراتی خۆتان بێ بیستوتان بێ لە کەس و کارتانەوە لە کۆمەڵگەکە پێشکەشمانی بکەن زیاتر جەژنەکە بڕازێننەوە ناوەڕۆکی یان بۆون ئەو شارانەی کە لە سرودەکان تانا بەکاریانن هی کێ خۆتان شاری خۆتانتیان یان بۆونە وەکو شعری خۆمان تێدانێنەوەڵا دەستی شعرمان نییە بەس میشینە لەوانێ بە کۆپڵەوانە داخل ببین زیاد وکەمیمان کردبیتن بەڵام ئەو شعرانە ئێمە دەڵێن زیاتر شعری با بڵێن مامۆستا بێخوتە مەلە مستەفای عاسیە شعرە خۆشەکانی سافی هیرانیە ئەحمەدی کۆرە ئەمین شنۆیە زیاتر ئێمە ئەو شعرانە بەکاردێنین یعنی زیاتر شعری کۆن بەکاردێن لەوەی زیاتر فۆکسیشتان قسە سەر هەولێر شاعیرانی هەولێر و ئەم ناوچەیە بێخودی سلێمانی هەولێر حسێب نییە ئەمین شنۆی ئەوای بێخودمان زۆر بەکارهینای لەم ڕۆژەوە ڕۆیش بە تۆراوە دلی من یاخود بۆچی نەڕژێ هەمان شێوە ئەگەر شاهم وەگەر شاهم ئەمەژ بێخودا ئەو کۆپلانێکە لەگە سرودی حەبیبیا دەگوترێتن چەند کۆپلێک دگوتم بێگومان بێخۆ دەر بە شاعری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناسراوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ الله عەلەم ئالوبەیتیش بووە لە ساداتیشەوە ئەگونجێ بەس بەڵێ ڕەحمەتی خوای لێبێ مامۆستا کامەران جەژن چ گرنگیەکی هەیە لە بەرهەمەکانی ئێوەدا بۆ نمونە هەمیشە دەبینین ڕەمەزان و مەولودنامەکان تژین لە ئەدەبیات و لە عیرفانی ئیسلامی یان بۆونە ڕەمەزان هۆکاری وەکوڵێ پڕکردنی بەرهەمی شاعیران و هونەرمەندانی ئەمە بووە جەژن چ کاریگەرێکی لەسەرەوە هەیە طبعا وەکو باست کرد ڕەمەزان و مانجی مەولود و ئەوانە طبعا هەیتی وەکو خۆی بەڵام وەکو جەژن کاریگەری هەبی لەسەرمە طبعا جەژن ڕۆژێکی زۆر خۆشە ڕۆژێکی زۆر مبارەکە کە خوای تەبارەک و تەعالە مبارەک لەبەرەوەی جائزەی ڕۆژۆوانە کە خوای تەبارەک و تەعالە دەداتەوە ڕۆژوان ئەمان وەکو کاریگەر لەسەر ئەمە هەبی طبعا ئەمەش وەکو ئەو موسڵمانانە دڵخۆشین و لە ڕۆژانی جەژن زۆربەی کاتەکان ئێمە ئاهەنگ دەجێڕین وەکو مەولود ئەمە دەڵێن مەولود یعنی وەکو مەولود دەجێڕین یعنی لە تەچێکان دائیمە کە قەرەباڵغێکی زۆری هەیە لە یازال خەڵکانێک سەردانمان دەکەن قەسائید دەگۆترێ وتار دەدرێتن خەڵکانێک کە دڵخۆشی دەرێت تەمان ئێمە لەوێ وجودمان هەیە و بەشداریشن و یاخود لەوەن دەست پێش خەریج بین لەو بابەتانە لە شوێنەکاندا ئەوسا هاوڕێ لە ژیانی ڕۆژانتان بەچیەوە خەریکن بەدەل لە کاری هونەری و سرود بێژی من وەک خۆم فەرمانبەرم لە دواناوەندی شێد مەلا عەبدوڵڵا پلپتانی مەدرسەیەکی ئیسلامیە لە ناو مزگەوتی سەواپە ڕۆژانە هەت بەو داوامە خەریکین کاری ترم نییە جگەر لەوەی کە ئێواران ئەگەر هەندە شتی کۆمەڵایەتی هەیە ئەنجامی بدەین ئەگەنە بەیانیان زیاتر بەو داوامە خەریکن ئەی مامۆستاکان بەرەن جەنابەت من دەوام نییە من خەیاتم ئینشەڵا دیارە جلوبەرگەکەشی زۆر بە کەشخەی دووریوە بۆ خۆی وایە نەزار بۆ خۆی کورسی دروستکات چۆن دروستەکە یاخوا سەرکەوتوو من ئینشاءڵڵا هەستەکرێ ئەو خۆشەویستە قوڵەی کە شاعیران و هونەرمەندانی ئەمە بۆ پێغەمبەری خۆیان هەیە صلی الله علیه وسلم یعنی زۆربەی زۆری بەرهەمەکانیانی داگیر کردووە بە جۆرێ بۆ نمونە وەفایی دەفەرمێ کە دیوانێکی زۆر گەورەی هەیە دەفەرمێ بە پیرەمێردی ڕەحمەتی لە ڕێی حەجا سەر لەبەری ئەڵێ خەڵکی موکریان پێم ئەڵێن هۆنراوەکان و شارەکان هەمووی بۆ خەت و زۆڵف و ئەگریجەی کچان نووسیوتە بەڵام سوێن بەخوا من هەر هەمویان بۆ پێغەمبەری خوا نووسیوە با خەڵکێگە بێ پێی وایە من ئەمە بۆ یارەکەمە بێ یان بۆ کچێگە بێ محبی بە ڕەحمەت قەسیدەی بەحری نووری هەیە کە درێژترین قەسیدەی لە وەسفی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم مەبەستمەی ئەم خۆشەویستیەش لە بەرهەمەکانی ئێوە ڕەنگی داوتە یان بوارەکانی ئاین و تەسەوف زیاتر لە مناجات لە پارانەوە لە خۆشەویستی خوددا لە خەلیفەکانی پێغەمبەری خوا لە ڕەمەزان و جەژنەکان ئەمانەشتان هەیە یان بۆنە بە زۆری تەنها پێغەمبەری خوایە نا تەبیعی ئێمەش ئەوانەمان تێدا هەیە و شعرەکان هەیە لەبەر ئەوەی شعرەکانی تەسەوف کە جەنابەت باس کرد بە حەقەت یعنی هەندە وشە و کەلیمەی تێدایە بە ظاهری تەمشاکەی پێت وایە لەگەر ئەلەوانێ حاشا لە مەقامی وان لەگە ئافرەتەکی بی یان لە گەشتەکی وابی مثلەن ئێستا بێخوت یەک لەوانە ڕەحمەتی خوا دەفەرمێ قوربانی کەسێ بم کە بە قوربانی نەبی بێ
يعني نەک بە قوربانی پێغەمبەری دەم صلی الله علیه و سلم بە قوربانی ئەو شخصەش دەم کە خۆی کاتە قوربانی پێغەمبەر صلی الله علیه و سلم یاخود ئێستا بە تایبەت صافی هیرانی يعني هەندێک شعری هەیە بەڕاستی يعني کە تەماشا دەکەی ئیلا دەبی تێبفکری دابمینێ بەس بزانێ ئەو شعرە مەبەستی چییە هەند بەقوەتە هەند پڕمانایە بەڵام بۆ خۆی تێدەکا کە مەبەستی چێیە مەبەستی لەگەت چی ئەو شعران تەمانە ئەو شعرانش ئێمە بێخۆت زۆربەی خەڵک پێی وایە بۆ عەشقی ئافرەتان نووسراوانزانی کە فەوتاوە نەفەوتاوە دڵی ڕمزانی کە فەوتاوە نەفەوتاوە دڵی ڕاستە خەڵکەکی زۆر پێی وایە لەسەر ئافرەتان نووسی دەفەرمێ المعنى في قلب الشاعر زیاتر ئاوا ینی خەڵکی دوور لە شعرەکان وا تێدەگا بەمانایە شتە لێک دەداتەوە بەڵام کەسی لە ڕاستیە وانی ئاوازی ئەو سرودانەی کە دایانێن ئاوازی هێنراوە یاهی خۆتانە هەیە خۆمانبی هەشە وەرگیراوە بیتن بۆ منەگەر شارێک لەگەڵ بیرکردنەوە و حەزی ئێوەدا بگونجێ هی هەر شاعیرێکی کورد بێیان بۆنە غەیرە کورد خۆتان ڕاستەوخۆتوانن بۆنە ئاوازی بۆ دابن یا ئەبێ پێشوەختە پرۆڤێکی لەسەر پرۆڤێکی دەوێتن و دەبێ بۆی دابنیشین کێ هاندەر و پشتیوان تامبوو لەم کارەدا یەکەم کەس بۆ ئێمە جەنابی شێخ ئەحمەد کاریتانی چنە جەنابەت بە حکمەوەی لە منتیقەی سلێمانی و دەڤەری هەولێر نەبی مامۆستا شێخ ئەحمەد کاریتانی دەستێکی باڵای هەیە لە زیندووکردنەوەی مەولودی و قەسائیدە کوردیەکان لە ساڵی نەوەتەکانەوە دەستی پێ کردووە بەڵێ دەنگێکی زوڵالی هەیە هەرچەندە جەنابیان وەکو مرشیدی تەریقەت لە تەچە سەرپەرشیاری تەچە و مرشیدی تەریقەتن بەڵام لەلایەنی عێرفانی و دەنگەکانیش دەنگێکی زوڵال ئەداکردنێکی زۆر جوان پێشی نەهۆتەکان خەڵکی ئێمە چەند شعرێک هەبوو وەکو تەمەنی منە بەس ئەو جێمان لێ بۆ چەند شعرێک هەبوو دایانگوتەوە و هەو زیاتر بابەتی تر بە بەڵام جەنابی شێخ توانی مەولود نوێ بکاتەوە زیندوی بکاتەوە بۆ شعرەکانی شعری کلاسیک و وەکو شعری عاسی و سافی زیاتر بەکارهێناوە ئەزە ئێمە یەکەم پەڵپەشمان جەنابی شێخ بووە لەسەر دەستی ئەو پێگەیون هەتا ئێستاش لە ئازادی بەردەوامی لەلای ئەو زۆر باش پێم خۆشە بەرهەمێکی تری خۆتانمان پێشکەش بکەن شمسی بودی استفایا بلبلی باغی و بوحایا ای گلی گل سالی هدا زنبی احمد مصطفی زنبی احمد مصطفی جو
مصطفى منبعي علم وحكمته مزهري روشي شوكته رئيسي تابعي ملته زنبي أحمد مصطفى زنبي أحمد مصطفى دەنگ و دەمتان خۆش بێ زۆر سپاس ماوەسە کامەران جەنابەت شتێکی خۆشمەوە بگێڕێرەوە بە سەراتی بیسراو بێ یا بینراو بێ لە ژیانی خۆتە نەزم لەو دەمەی منداڵی خۆت لە باو باپیرتەوە بیست بێتت لە چیرۆکەکانەوە بیست بێتت قڕان تەبیعی بەسەرات هەیە بڵێم نییە بەڵام لەوانێت لەو دەمێ هەموو لە یاد نەبیتون لەبیر نەبی بەڕاستی ئێمە لەگەڵ مامۆستا لە زۆر شوێنان بووینە لە مناسباتەکان بە تایبەت لە مناسبەی مەولود و لە یادی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یاخود لە مناسبەی زەواج و ژنهینانە یعنی زۆر حالەتمان جارێکیان مەسەلەن یەک لە مناسبەکان بوون دانیشت بووین لە قاعەی مزگەوتێکە کە مناسبە بوو لە ناوەڕاستی قاعەکە کورسی دانرا بوو کورسی ئەو کورسیە پلاستیکانە باغانە ناوەڕاستەکەی کۆمەڵێک خەڵک هاتن کە دانیشتن لە بەرامبەرەمە تەبان ناخۆشە زۆر جار کە دانیشتن و دویان دانیشتن یەکسەر دوو کورسی شکا بەربوو زانێ هەردووتان ئەیبنێ کە دانیشتن و یەکسەر قاچی کورسیەکان شکا لاخێ شکا دویان پێکەوە بەربوون و بەڕاستی ئەوە زۆر ئێمە بە پێکەن نێخست و زۆر خۆش بەڵام زۆر هەیە بەڵام لەو دەمە لە یادم نێ بخۆ ئەمە ساوڕێ جەنابەت بەخوای جەنابەت دیان تەکلیف دەکەیت بەرهەمێکم تۆمار کرد لە لای کاک نایب ئاسوودا یەکەم بەرهەم بوو وەکو ئیقاع لە ستۆدیۆ تۆماری بکەم ئەو ڕۆژە سەفەرێکم کرد بۆ شاری سلێمانی خۆشەویست لێرەوە ڕێز خۆشەویستم بۆ خەڵکی شاری سپاس بەناوی ئەوانیشەوە لە لای مزگەوتی گەورەوە ئاوا دەهاتن بۆ ناو بازار و ئەو قەرەباڵغیا کاک نایب تەلەفۆنی کرد گوتی لە بەرنامەیە کە داخل دەبم لە رادیۆ بووم باسی ئەو بەرهەمەی کە تۆمارت کرد کۆپڵەیەکیش لە شعرەکە بڵێ منش گوتم کاک نایب وەڵڵاهوانە لە سلێمانیم لە هەولێر نیم یەکەم دوێمیشان شوێنێکی زۆر قەڵەباڵغی نەناو بازارین ینی تۆزێک ناخۆشە گوتی وەڵا ناوی جەنابتم گوتیە ئیشارەم پێ کردی و دەبێ داخلیش بێ ئێستا تەلەفۆنت بۆ دێ ئاگادار بە بەهەرحاڵ منش لەگەڵ ڕەفیقەی خۆم ڕێز خۆشەویستم بۆ کاک ڕێبار مرور کە ئێستا جەنابیان لە ئیماراتە لە دووبەیە چاوی ماز دەکەم باسی بەرهەمەکەیم کرد و ئاواز و شعرەکە و ئیچێ بوو دەگوتی دەبی کۆپڵەیەکیش بڵێ ئێمنیش ناو بازار و قەرەباڵغی وڵا نەمتوانی هاانی ناو خەڵک بیرێن ئەوە قەفەنگێکی دوکان هات بخوارەوە ڕووم لە دوکانەکە کردو پشتم لە لای خەڵک کردو بە مۆبایل کۆپڵەیەکم بۆ گوت لە شعرەکە ئەمن تەعاان ئاگامنێنەوە بەس کاگڕێوار کە لەگەرم بوو گوتی ئەو خەڵکە کە لەگەر بەلای جەنابدا تێدەپەڕین ینی وەکو برەی ئەوە چییە ئەوە شعر بۆشێ دەرێ گۆرانی بۆشە وەکو گۆرانی وا وان زانی گۆرانیە ئەوە شتێکی خۆش لۆ کاک نایفم باس کرد گوتی قینە ئەو بۆ جەنابەت دەفتە شتێکی خۆش لە داهاتوودا لە بەرنامەکان شتەکان ئیشارە پێ بکەوە لە بە خاتی جەنابەت زۆر سپاستانەکەم با دیارەکاتی بەرنامەکەمان بەرەوتەوە بوونە چێ پێم خۆشە کۆتا بەرهەمی خۆتان پێشکەش بکەن بڵێ و زۆر سپاسیشتانەکەین فەرمون کۆتا بەرەمی خۆتان پێشکەش بکەن باش علی صافی شیق لە گلۆ برێ هەر باش صافی ماکرش علی صافی برێ زۆر باشە ڕەحمەتی خوا لە صافی ئیرانی شاعری مەزن بێ ئینشاءالله فصلی گلم بلبلی دیوانه لچیا فصلی گلم بلبلی دیوانه لچیا شوروی ادی عاشقی پروانه لچیا شوروی ادی عاشقی پروانه لچیا مستم بهوای عن بلد وزلف سیاهد مستم بهوای عن بلد وزلف سیاهد بودی سمن و سنبل و ریحانه لچیا هات فصل غلام بلبل دیوانه لچیا هات فصل غلام
دەنگتان خۆش بێ زۆر بەڕێز مامۆستا هاوڕێ مامۆستا کامەران مامۆستا ئەحمەد زۆر بەخێر بێن دووبارە جەژنتان پیرۆز بێ بەرنامەکەتان ڕازاندەوە هەمیشە ئینشەڵا لە کاری جوانتر و ناوازەتر بن بۆ خزمەتی عیرفان و ئەدەبی ئیسلامی زۆر سپاستان دەکەم کاتی بەرنامەکەمان تەواو بوو یاخوا بەخێر بێن دووبارە جەژنتان پیرۆز بێ لە خۆتان و لە خانەوادەی بەڕێزتان زۆر سپاسبینەرانی عەزیز و خۆشەویست دەڕۆمەوە لای هاوکارم جەلال محەممەد لە سلێمانیەوە و پاشتر لەگەڵتانە بین بۆ بڕگە و بابەتەکانی تری بەرنامەکەمان. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد جەژنی ڕەمەزانتان پیرۆز بێ هەموو ڕۆژێکتان پڕ بێ لە خۆشی و شادی و لە جەژن و لە ئاسوودەیی الله لە جوملای کائینات ئەمڕۆ سەرانسەر شادیای ئیمشەو بە بۆنای سەروەری عالەم مبارەک بەیای ئیمشەو ئەمساڵ بەخۆشی جەژنە بەڕۆی پێکەنین بەوتەی جوان و شیری بینەرانی عەزیز دووبارە سڵاوتان لێبێت دیارە بەرنامەی پەیامی ڕۆژ بەردەوامە بۆ هیوایی کە ئەم ڕۆژ هەر جەژنتان گەرم و گوڕ بێت و سەردانی یەکتر بکەن و بەردەوام بن لەسەرەوەی کە جەژنە پیرۆزەی یەکتر بکەن ئەوانتان کە بووینە ڕوخساوە وەکو من سەردانی ماڵام بکە بە لە ڕێگەی مۆبایل و پەیوەندی تەلەفۆنیەوە خزم و کە سوکارەکانیان بەسەر بکەنەوە و ببێتە ئەم جەژنەوە بێتە هۆکاری ئاشتی و تەبایی زیاتر نێوان تاکەکان بە تایبەتی ئەوانەمان کە بە درێژایی مانگی پیرۆزی ڕەمەزان تاعات و عیبادەتمان ئەنجامداوە بۆ هیوایی کە خوای گەورە لێمان قبوڵ بکە. بینەرانی عەزیز بەرنامەی پەیامی ڕۆژ بەردەوامە ئەمڕۆ بڕگەیەکی ترمان لە هەولێر ماوە کە هاوکارم کاگراس پێشکەشمان بکات کە میوانێکی تایبەتی دەبێت و هەروەها دواتر بڕگەی پەیامنێران و بە تایبەتی بە پرسیار و وەڵامەوەی کە ئێمە چاوەڕێی پەیوەندیەکانی ئێوەکەین و ئێوەش چاوەڕێی پرسیارەکانی ئێمە کە ئەو کەسەی وەڵامی ڕاست بەدەستێنێت دوایی لە تیر و پشکێکدا وەڵامی ڕاستەوانەی کە زانیویانە خەڵاتی کۆمپانیای دۆلفینسی واروها خەڵاتی تایبەتی کەناڵی ئاسمانی پەیامی پێدەبەخشێت. دیارە ئەمڕۆ دووەم ڕۆژی جەژنی پیرۆزی ڕەمەزانە گەرچی بە پەیوەندی لە زانیاریەکان ئێستا بڵاو بۆتەوە گوایە ئەمڕۆ دەبوایە یەکەم ڕۆژی جەژن بووایە و ئەو ڕۆژەی ڕەمەزان کە لێی خوراوە دەبێ عەرەبستانی سعودیە خۆی کەفارەتەکەی بدا بەڵام دیارە لای ئێمە دووەم ڕۆژی جەژنە و بۆ هیوایی کە هەمیشە لە جەژن و خۆشییا بن بڕگەیەکی تری بەرنامەکەمان کە ماوە لە هەولێر پێشکەش بکرێت میوانداری ئەکتەرێکی ناوبانگی شاری هەولێرەکە هاوکارم ڕیاس لەوێ گفتوگۆی زیاتری لەسەر دەکا و هەم لەسەر ڕۆڵ و کاری و هەم لەسەرەوەی کە قسەی خۆش و بە تایبەتی بیرەوەریەکان کە تایبەتن بە ڕۆژانی جەژن پێکەوە قسە و گفتوگۆیان لەگەڵ دەکا بەڵام دوای بڕگەی هەولێرمان من دێمەوە خزمەتان بۆی کە پرسیارتان ڕاستە بکەمەوەش وەڵامی ڕاست بەدەست بێن وەروها بڕگەی ڕووماڵی پەیامنێرەکانمان دیارە هاوکارانم ئاماژە بەوە دەکەن کە هاوکارانم لە ستۆدیۆکانمان لە هەولێر ئامادەن بۆی کە بچینە هەولێر ڕاز دووبارە جەژنتان پیرۆز بێت من دێمەوە لای ئێوە ئێوەش بڕگەی دووەمی بەرنامەکەمان لە هەولێر ئەگەر پێشکەشی بینەران بکەن. دیارە هێشتا پەیوەندیەکانمان لە هەولێر لەگەڵ ستۆدیۆکانمان لە هەولێر لێ بێ جەلال بێتۆیم پێوە دیارە جەژنە پیرۆزەت لە یەکەم جارێکی تر لە تەواوی خۆشەویستانمان لە کەناڵی ئاسمانی پەیام و بینەرانی عەزیز ومێ دەکەم جەژنی پێکەوە ژیان و خۆشەویستی و یەکتر قبولکردن بێ لە کۆمەڵگەیەکی فرە ئاین فرە زمان فرە کەلتور
جەژن یەکێکە لە بنەما و یەکێکە لە هۆکارە گرنگەکانی کۆمەڵایەتی و ئابووری و پێکەوەژیان لە هەر کۆمەڵگەیەکدا. ئێمە ئەمڕۆ لە شاری هەولێر تەوەری یەکەمی بەرنامەکەمان لەگەڵ کۆمەڵێ لە دەنگخۆشانی شارەکە ڕازاندەوە کە بە کۆمەڵێ مناجات و سرودی ئاینی لە خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و مناجات لەگەڵ خوددا بەڕێ کرد. ومێ دەکەم کە بینەرانی ئازیز و خۆشەویست بەرنمەکەیان بەدڵ بوو بێ و لەگەڵ تەوەری دووەمی بەرنمەکەشمان لەگەڵ یەکێک لە شانۆکار و هونەرمەندەکانی بواری کۆمیدیایە کە لە شاری هەولێر وەلایەتە سەرانسەری کوردستان بینەرێکی زۆری هەیە و کۆڵێ هەوادارێکی زۆری هەیە و هەمیشە هەوڵی داوە لە ڕێی کۆمیدیاوە لە ڕێی بەرهەمەکانیەوە پەیامی خۆی ئەگەر چی بە پێکەنینیش بێ بگەێنە بە بینەرەکانی بە جەماوەت تەنان زۆرجا بە دەسەڵاتدارانی عێراق بێ یا کوردستانیش بێ. مەرج نییە ئەوەی کە پێکەنین بێت تەنها بۆ لەغ و بۆ گاڵتە و بۆ کات بەسەربردن بێەوە تا چارلی چاپن هونەرمەندی بەناوبانگی جیهانی دەڵێم زۆربەی زۆری ئەو پێکەنین و نواندنە کۆمیدی ئامێزانەی کە کردو من هەمویان دەرز و وانە و پەیامێکی گرنگی تراژێدی بوون داومە بەگوێی دەسەڵاتداران و سەرمایەداران و زلهێزانی دنیادا بەڵام خەڵک تەنها لایەنە ڕووکاری و پێکەنینەکەی بینیون. هونەرمەندی خۆشەویستی شاری هەولێر ئیبراهیم حەکیم میوانی بەرنامەکەمانە بێ. مامۆستاییان زۆر بەخێر بێ، سپاس بۆ ئامادەبوونت بەم جلو بەرگۆ جوانە کوردەواریانەوە گەورەت کردین و بەرنامەکەت ڕازاندەوە. بەو جێژنەی ئەمنین شادە بمەوە دەگەر بینەرەکان و دەگە جەماوەری خۆم هیوادارم ئینشاءالله لە خوای تەبارەک و تەعالا کە ئەو جێژنە جێژنی شادی و خۆشی و ئاشتی و ئارامی و جێژنی ئەوە بیتن کە بتوانین هەمومان لەسەر یەک سفرەی نانێکی حەرار بخۆین و بتوانین هەمومان برابین و دوژمنایەتی نەبین و لەبەر ئەوەی کورد ملەتێکی فەقیرە پێویستی بەوەیە کە ئەمە یەک بگرین و ئاشتی خواز بین و یەکدی ماس بکەین و جەژنانەی لێکدی بکەین. زۆر سوپاسی تەلەڤیزیۆنی گۆشەکە بکە و دەرفەتەتان بە مندا ئەوڕۆ بێم بەحسی جەژنەوە بەحسی ئەو شتانە لۆ زەماوەری خۆم بکەم. زۆر باشە هەر دەمەت شیرین کە بەر لە بەرنامەکە. بسم الله الرحمن الرحیم مەمنونم سپاس. ئەوجا بازارێ دەنا ئێرە دابیتن ئەڵێن قسەت زۆر خۆشە ماشەڵڵا حەزەکەم وەکۆڵێ نۆبەرەی بەرنامەکەم بە بەسەرهاتێکی خۆشی خۆت یا قسەیەکی خۆش بڕازێنیتەوە دڵی ئێمەش و بینەرانیش خۆش بکەی. واللهی قسەی خۆش هەر خۆشە قسەی خۆش لە بەهەشتی هاتیە ئینسان گەر بتوانیتن پێکەنین بە بێخیتە سەرزارێک خەرچی ئەوە هەر سەدەقە و بە تاعات حیسابە ئەمەش ئینشاءالله شتێکی واکەین کە هەوڕۆ پێکەنین و خۆشی و شادی بێخینە سەرزاری خەرچی. بەسەرهاتێکی خۆشمان بۆ بگێڕێنەوە بەدەر لە بەرنامەکە کە دوایە چینە سەر کارەکانت. بەسەرهاتێکی خۆش بەسەرهاتێکی خۆش ئەوە ساری ڕژێمەکەی کە حکومەتی بەعس خەرچی ئەگەر ڕەشبگیریە کردو زەی شعبی و ئەو شتانە تێگەی هەو بوو ئەمن ئەچوومەوە لە پرۆڤەی و لە تەمرین و ئەو شتەی لە مەسرحیە و شتیوەها لە کۆرانێ ئەمنیان گرت ئەمنیان بردا بخەڵی زەی شعبی لەوێ دەرێ و پشتە ملیان گرتم و جوان جوان و بخورتی بە شەق جلچیان دەبە کردم و ئێکی خێلەی سەگانی لەوێن دەرێ بۆ تێگەی هذا وطن لازم نشزاني عربية كبتواتي هذا خدمة وطن أقل مو خدمة وطن هذا انتبيهي والله زوليتو ربهم والله بحر حارزل كان دبا كردمو بخورتيو أمنيان بردا أوي ناويتيا معسكري تدريبي سري عنكاوي لو اندري والله برادري من أواني جلابونو هو دقلوا ناني اشتمو براكوت مريم قو علاجكم ليم كان من كوب فيلار بكم من لشندري بروم والله يقدو برادري خوش ما يوش جلابون والله قلت أول لك نقول أو سلاحه أو يعطاه ما تاخو أو أنا تيجي تختار وقتها على سر كلاسي لسر بانتورو كلاسي خم أو مدبر كردبو
گوتیان وڵی لێرە پازدا لەسەر ئەو تێلەی دۆ ئەوەی عنکاوی وڵا کاکە پازمدا ئەمنیاندا جلوبەرگی عسکەریت کە دەبرێت پێی پۆلیسەکە ئەوەی جەی شعبی ئەین عسکەری وڵا پازمدا پوختە ئەمنیاندا بگولە ئەمش لەکرێ مابی گولێ ئەم نەزانی مختار کوش و ئەوانەنا بەستەقەکەیە وڵا لە ذاتی بکەومە ئەوەی لای دەرێ کەت بۆ ژۆرێ وڵا پوختە ئەمنیان گرتووە منیان بردەکە زابتی زابت گوتی لێشتە ڕاب گوتم هەندی پرۆڤە گوتی پرۆڤەشن و گوتم ئانی فەنان فەناشن دم بکچی گوتم ناوەڵام مەستل وڵا گوتی زەین و سپڕ بڕۆن سەری سپر کەن و بیبەنە سزنی وڵا ئەمنیاتینا سەریا سپر نەکردم لەبەرەوەی خەرکەکە لێ نەگەڕا گوتیانەوە هونەرمەندا ئەمنیان بردا ئەوەی ناوی چیا ئەتوبرێ ناو سزنی جەی شعبی لە ئەوەی ڕێ عنکاوی وڵا چووم ئەمنیان وەژۆرێ ناو پیرەمێردێک دانیش بوو ماڵی 33 بوو فەڕاش بوو خەرچی چالوچی بوو لەوێن دەرێ ئەو بوو وڵا چوومە ژۆرێ سەلامم کرد ئەیچیت کەش لەوێن دەرێ بوو وڵا سەلامم کرد هەروە تەماشەی کردم تووزاوەهەی کرد وتی کاکۆ دەرێ ئەمنەتم لە زێیکی دیتیا گوتم وەڵاهی نازام ئیتە نیشتەوی گۆتی بەرێ ئەوە لە مارێ خۆ دیتیا کامرا تووڕە بوو پیرەمێرد هەستا پێوە وڵا ئەمن ئەوم کرد ناوی چیا بوومە بە ڕەوانیەوی پیرەمێردێ وڵا هەو بوو دوایە ئەوەکەی هاتبوو ئەو بڕک دیارە بوو ئەستەی هەبوو بەر بوو ئەمن و پیرەمێرد ماینەوە شەوێ پیرەمێرد ئەمن هیچ موێ نەبوو یاتاق ماتاق ئەو شتانە موێ نەبوو هەر بە پۆستاڵێ خۆم و ئەو شتانەویش بە تەنیۆکە شوێن هەم لەسەر پۆستاڵم دانا لە عەتی دێ درێژ بوو وڵا شەوێ مامۆستا گوتم بەرێ گوتی ئێستا چەپ و ڕاستەکەم لۆ بکە ئەمیش گوتم خوددایە چەپ و ڕاست دەبی چ بیاڵە خارج چی حیب ناکەی قسا ناکەی چەپ و ڕاستی چ حاری چە گوتی لۆ چەپ و ڕاست چییە گوتم زام چییە حیبە گوتی بابا کوڕم چەپ و ڕاست ئەوەیە ئەمن ناوکم کەتیا پشبێندێ خۆم خڕەکەم و لێرە دائنێم دەستی ڕاستە و پێ چەپەی ڕائەکێشی قرپەی دێ ئەوە ناوکم هاتەوە گوتم ئەلحەمدولله ئەوزا زۆر نەخۆشی و ئەوەن دیت لە زەمانی ڕژێمی و بچیت و نێت و ئیشاءڵڵە باس لەو زابتە کرد کە کوردی و عەرەبی پێکەوە تێکەڵ کرد و عەرەبیشی نەزانیوە لێکێ لە نواندنەکان تا جەنابەت لای تەلەفۆنێکەوە دانیشتووی نازانم قسە لەگەڵ یەکێ بەرپرسێکی عێراقیە ئەکەی تۆش عەرەبی کردی تێکەڵەکەی کە بۆچی مافی کورد نادەن بۆچی پارە نادێرن دەگەر مالیکی بوو ئەوە ساڵی چەند بوو ئەو ساری بوو کە موچەکەی بڕی مالیکی بوو جەی بڕی و تێگەی وڵامیش گوتم با تەلەفۆنەشی لۆ بکەم و تەلەفۆنم مەقەس هەرگرت و لۆم کرد تۆ وەکو چی تەلەفۆنەکەت کرد ینی پلەی ئەو سەرۆک وەزیران بوو تۆ چی بووی؟ من چوومە من گوتم مواتین عێراقی بالکردستان ئانی ئەلەو نوری مرحبا نوری شلونك عيني نوري قلت اني فنان ابراهيم حكيم انت ليش بالزمان اني ببري انت مو اسلام احنا مو اسلام والله هو برافو لنا هم الذي ودي ويان يعني ما وصل لنا نوعدنا ويا هرتنا او قلت سر بخويا ابو لا من بيز ما يا اذان بلا بيز خوم يا لنا بيز لو بيز كم بو بس تنها او كنت تمثيل ما كنت لو بيز كي خوم دقه كره كم كره شكت كم هبو استا طلبي مع حد يا دقروي ام كردنا وتشتانا ام كردنا مثلا تشتاق برخنا بي لسر بالصلاة يا لسر ملتكي يعني تشتاق هالرخنا بازي وزعل لسر هالكسي شي بيتن خلاص ابراهيم صالي شن لدايقوي ما شاء الله وادي الثمن ديال زور قنجو قش ديالي الحمد لله والله كاكا ساري بنزاودو من لسيدك على دايق بو امام باب مدير بريد بو لەوێن دەرێ لە دایک بوو ساڵی 52
سيدكاش ناحيك بو ناحيك شي سر حدودي بو وهنبو يعني كزور او بهار يعني او فترة كأمل يبوينها ترمبيلش نسيدك نبو ترمبيل الندي بو بتساوا اما هتا عمر النبو سيزد صار هاتينو روانزي اما هاتينو ديانا وروانزي اونلاين ماري خارمو ماري اوانا ملوين لروانزي اوانا بون قوم ترمبيل انها نديد بو كاوتش ترمبيل كشكو كان هات لو يعني هناين لهيك راهاتنا ديانا تماشن كركشاخك او لو زادي الرواح حرشيت وحار من ودوكتين يلا وهسه الشخص وحوصل تمنته بليه تمن دست الشخص وحوصاله امن نشيستو حفصار بليه يا اخوا لشصاغ وبختور ان شاء الله لكي وخليكي كارين وعندنو شانويت والله امن لشيستو حفت من لمكتبه أهبهم دقر طلبوا تشتيو هلا متوسطي بابم كنقل الشقلاوي بو لوين دري نوان دنو أو شتانم لوين دري وين دري لا ناو ثانوية الشقلاوي لوين دري أهو ما نكد مسرحيات أو شتانا ما نكد بس وهنا بو معترف باعترافه أو أنا بيتن لروانزيش كباب هات روانزي ماينو ماري خارم اوانا اللي يبو بس جيشنا كان يخش لبدا ولا سيدكا جيشنا وهنبو جيشنا نم عندي بو جيشنا نبو تشتي وهنبو كمسائل شي خشوا اوانا كهاتينا روانزي اول صار بو او انتقان توبي رمضان اذا الروانزي وصار زبي هي بلا اما لما ريبون ننديد بو اما يعني او سردمت بير بو كمكبره ومزقوتكان نبون بطوب بطوب كان قادر كردوتو او زهمو غندكان لا اكو حتى اغشتني زك دير زيانو لا هوديانو او انا حمو بوتو في انا دنگا كيبو ديكو او بو طوب لم ناو شيء كتابه فارزگاه هولير چند طوب هبو بون خو ام طوب هل يك دانه بو يك طوب لا ما ذهب وبين من توب حبيبتن بس توب يا لا اوي كامن هاتي هاوليري توب موك نبو هنجخو لا شيستو نو انا كاتي هاوليري توب تشتيو نبو او كاتا مكبر وش دبو مكبر وشتيو هابو بس خوش بو او زماني وشو زماني نبو كاكا زمان خوش بو زمانك بو اترين اما فير بوين اترين بروكن خركنو لا روانزي حازلها بو او توبي اتقان توب او كان عند او لي دا دغ باروتيني لنا او كيدا اي تقان او هنجي وهنبو مثلا مسائل تقنيات او شتا ترخ فلوك تشكسكوكا هابو تيجي دغر دار دلام هابو او زولانا ومولانا هابو كرهبو عربانيان اللي بزو من دار سوار بونو او بو بس دوايا هاتينا شقلاوي او تعالى جيشنا بناو عشت بس جيشنا زمانا زور خوش بو لبرا اوي كز نبو فلسفه لسكس اللي يبدا فقيرو دورمند حامو شي يكديبو همو تشوكليت رقا كيكري تشوكليت شي او نبو كوتشي استا مثلا بري او تشوكليتي او شربتي او نازانمتيا همو يقبو ما استاوكا همو دقا قصبي دقا تشوكليتي همو مالكانه وهمو اي بيواندي كومالايتا كان شلون بون او كاتا كا عالم خشكو برابو كل عالم تصحى سبابا شنو مارو من دارو شي خود بتماي زيراني بزيدشت مو هواران كاتو اتشيو ماري خود اما طلب ابوين لروانزي كاتشينو ماري هواران لو روشيش كاندني ننزاني شخوارد نمية هاتين الشقلاوي دي سال الشقلاوي شهروها فقيرو دورة مندو چي يقريبو براستيك بيبريم كسنبو مثلا خاني لسعيدي كابرند كاتو فلسفي لسليب داتو او دورة مندو او يا اما هاتين الشقلاوي زيان نما اويان هبو سيريان هبو بله داكم بابا ميغو تي دبي
تو سێری لۆمە بکڕی چێ بابا ئەمن مدیر و مدیر بەرید و گوتی ئەمن ئەوەی نازانم گوتی بە خودای دەبی لۆن بکڕی تەواو وڵات سێرن کڕی وچ ئەو خەرکەی سبەی ناو چێرەیە دۆش داکەمە زا ڕەحمەتی لێویتن تێگەی وڵا سبەینان ئەو چێرەیە دۆشت و جوان و وەزعی مادی موظفی باشتر بوو لە وەزعی دیکە تێگەی لەسی دەکات باپیرم وەختی خۆی قەساب بوو کە ئەبۆ ئالفا کیسکەک با بەرخەک با لە عەردیەدا تێگەی ئێستا هێوارەکەی گۆشتەکەن لەسەر سێرێدا ئەنا براکەنە دابەرێ لۆ سبەینێش برنجی کوردی برنج سەدری ئیرانی لە شنوێ لۆ باب مەهات لە ئەوەی ڕناوی چیە لە کێلەشینێ خواردە خۆشە و ئەوە هەمووی کرد ئێستا خواردن خۆی ئەم کەلتوری چێژ لێنان و خۆگۆڕی شتە هەبوو بەیانیانی جەژن من ئێستا شەرمایەلەک نەما چۆنی بوو کەلتورەکە کەلتورەکە چ بوو هەموو سبەینان خەرک شیوی لێنا کە شیوی لێنا چی بوو خواردنی ئەو کاتتان زیاتر بەجێرەی ئەو مارانەی کە هەبوون کە مەسمار هەبوو فەقیر بوو مار هەبوو دەورەمەند بوو برنج بوو قەیسیان لێ ئەنا و گۆشت و مریشی کوردی بوو هەمووی ڕازناوە بە کەشمش و بەو شتانە زۆر خۆش بوو ئێستا نازانم سبەینان وابزانم مۆدێلی نەمایارن لە ناو مەدەنیەکان و بەس لە ناو عەشائیر و لە ناو ئەوەی خۆمان هەر لەسەر ئەو کەرتوولەی ماینە ئەمە کەی هاتیتە هەولێر چۆن یەکەم شتێکە سەرنجی ڕاکێشای لە هەولێر وەڵڵاهی کاکەوچی ئەمن هاتینە هەولێرێ ئەمە لەبەر ئەوەی هاتینە دنیایەکی دیکە دنیایەکی دیکە پڕ سیارە و پڕی جادەوبان و خۆشی و هەنجی ئەو پارک و مارک و ئەوانە نەبوون لە محەتەی قیتاری هەبوو ئەوەی لێبوو یەک غاباتی لێبوو بەس غابات چ غابات دەسەری دیار بوو نەبن تەوار بەهاوسەری وێک نابوو خەرک چیە کرد هەر بە پێ خواردنی خۆی چاکە کرد و لۆ بواران نییە ئەچوو بەناو ئەوەیە ناوی چیام زەمبیلە هەبوو زەمبیل لەوێ دەرێ ئەچوین مەسەلەن هەن کرد وانە بوو سیارە لەگەڕەکە ئەوە هەبوو سیارە هەبوو وەختی خۆی بەدە کۆرانە کەرەک هەبوو زبریان پێ فڕائەدا یعنی زبرێ 4-5 کۆرانە لە تەیراوەی بەیەک کرد و تۆڕەک هەبوو زبریان تێکرد خۆ کە زبری فڕائە نەئەدا خواردن گوناه بوو فڕە بدەی خواردن ئەماوە لۆ مەغریبێ تێگەی لۆ نێورانێ گەرمیانە کردەوە لۆ نێورانێ وانە بوو مرێ وەڵڵاهی ئەو خواردنە ئەوە بووە فلین هەبوو لە کاتێک ئەو کاتەش لەوە چێ ئامێرەکانی فێنکەرەوەی وەکو سەلاجە ئەو شتانە کەمتریش کەمتر بوو ئەوە هەبوو ناوی چی ئەتوو برێ فلین هەبوو بەفر نەکڕی ئەوزا هەموون لەسەر بەفرێدا ئەنا جوان و کورە بە قورئان لە مارەکی دەعائیلە بوو یەک بەرمیلی ئاوێ هەبوو لە حەوشەیاندا ئەنا بەرمیلێکی دیکەش لە ناو حەمامەیاندا ئەنا قەناعەت هەبوو مامۆستا ئیبراهیم جەنابەت نوادنەکانت کارە هونەریەکان شانۆگەریەکان تەنها بۆ ئەوەیە خەڵک پێ بکەن و وەکو لە جۆرە لە جۆرەکان خەڵک دڵخۆش بێیان بوون تۆ لە ڕێی کۆمیدیاوە ئەتوانی پەیامی خۆت پەیامی بۆ منە دڵتەنگی خۆت خەم و ئازار و میحنەتی میلەتەکەت بە خەڵک بە کۆمەڵگەکەت بە کۆمەڵگەی مرۆڤایەتی و بە دەسەڵاتدارانیش بڵێ خۆی کۆمێدیا کارێکی زەحمەتە کۆمێدیا ئەگەر لە حەدێ خۆی لاددا ئەبیتە تاریت دومینیش ئەو کۆمێدیای کە ئەمە ساڵەکانی 1970 و هەتا پاشی 1995 ئەمە ئەو کۆمێدیای و ئەو فەنەی کە ئەمان کرد فەنەکی ئەوها بوو کە لە ناو عائیلەی لێ بدرێ یعنی کە مسلسلەکمانە کرد کە تەمسیلیەکمانە کرد کە ئەوەکمانە کرد هەمووی عیبرەتی تێدا بوو هەموو ئەو شتانەی کە ئەنووسرانەوە دەق و شتانە هەمووی
بدراسة أكراو يعني دبا تشتك با أو بدراسة كرابا أو كلمة عيبة بيت التلفزيوني بحسب كريتو يعني حوارك شو هبسوا بربيتن بحسب كريت دبي أو هم دراسة أكرا دراستي أوي أكرا كأما أوي أو دنج ما أتتناهم مارشي كأتو دنجت بتتناهم مارشي خرك أو خارا أو مارا من داري تدايا أو من أو مارا قولي تدايا أو مارا بيراميدي تدايا أو مارا بيراشني تدايا أو مارا جنسي تدايا دبي أتوهم متراص. مثلا كوميديا استا بداخو زوري كي زوري يعني لقرز ما بجنا بجوري لجورا كان خطو كداني خلقه يعني بجوري لجورا كان هيج بيامي كي تاني هيج بيامي كي روحي وأخلاقي وكومالايتي وأبوري سياسي لكوميديا تنها ديوي خلق لكو هوليكا كوب كاتو دمي دا بدري وقاقا لي بداو دوایش نزانه لم پێکەنین و سەفەر و بلیت بڕینەی بۆ هۆڵێک چی دەستکەوتووە بۆچی هوەری ئەمە گەشتۆتەوە ئاستە بە تایبەت لە هەرێمی کوردستان و دوو ئیدارەکردنی کوردستان بۆ دوو ئیدارەی جیاواز خۆی هەچ شتێک بۆ بازرگانی و تیجاری چ سیاست چ اقتصاد چ يعني حد شتقبي هنا قلم روشن بيري كداخلي كاري بازرقاني بو دستي لي بشوها دينا كتلة دستدا أخلاق كتلة دستدا كمسألة باريا فن كتلة دستدا سياسة كتلة دستدا كومل قيلة دستدا كاتي خوي خرق دولاري نديد بو دولار چه دولاری دید بو سالی 75 قنبلة نابالم لسوماني دا آوي لبن عردي دلينا أو هند وقوت بو فممنوع بو نابالم يعني قنبلة أو هقول بو تونا كن ملا مصطفى بارزاني قوتيان زنابي بارزاني قنبلة ليدايا آوي لبن عردي دلينايا أو هند بقوته بارزاني نمرت زوابي دا وقوتي بابا بخواي بشميها اليمان بدن بخردل اليمان بدن بحث قنبلة اليمان بدن كرد لنا وناسيتن أو كاتي كبقنبلة دينار ودولار لكردنا كرد هنجي بلو نمانو بلو أويس سكاتي برنامج كمان بلو توابونا چه بچه هنرمندێکی بواری کۆمیدیا سەرسامی جناب والله أمان بتابت جيهانية كان جيهانية كان والله عادل إمام غوار أو أنا براستي توانيتيان زي خوب كانوا بتايبتي غوار لبرأوي كوميديا كي زور هادف بوا لناو كردا بچه كوميديا والله لناو كردانيش سلام كوي وما مستا واحد مرزاني رحمتي او انا ما مستا صبحي كوي هبو وقتي خوي او كوميديا باش بو او انا يعني كوميدي زور باشن زور باش ما كاروخي كرد يكك اللي درهنركاني كرد زور جا جنابشتان يكن لو باڵەوانانی یا لە ئۆکتەرانی کە لە دەرهێنانەکانی لە دەرهێنەرەکانی ئەوانە یا لە نوادنەکانی ئەوە ڕۆڵ دەبێنن چۆنە جەنابتان وەکو باوکێک کە پێش ئەو کاری هونەریتان کردو ئێستا لەژێر دەستی کوڕەکەتانە ئیشەکەن والله يا من بافتخارەوە زۆر پێم خۆشە کە هەموو کەسێک کە پێێن مەسەلەن براتە خۆت پیاوترە پێ خۆش نییە ڕاستە بەس کە گوتیان بەخوا کوڕت لە خۆت پیاوترا پێگەورە ئەبی ئەمیش زۆر کەیفم دێکە ڕەوشنبیرەکان و مسەقفەکان و ئەوانەی کە ئەوەنە کارۆخ لەبەرەوەی من پێم گوتم کوڕم یان دەبێ ببیە هونەرمەند یان دەبی ببیە بازرگان ئەگەر بتوێ ببیە هونەرمەند دەبی ببیە هونەرمەندێکی باش ئەگەر ببیە بازرگان یان ببیە سیاسی نتوانی ببیە هونەرمەند گوتم ئەو نسحەتەی لە من وەربگرا دووەمینیش برادەرێ دەورەمەندی نەکە دەورەمەند جێی سیقەی نییە دەورەمەند هەر هەندەیە پشتت لە پاش کرد وەک خوراکێک تەماشەتەکە ئەوسەگیان زۆر سپاس دەکەین دووبارە جەژنتان پیرۆز بێ زۆر بەخێر بێن بەرنامەکەت ڕازاندینەوە و سپاس بۆ ئامادەبوونێت زۆر سپاس بەس دووە قسەشم ئەوەیە داوا لە
خەرچی کوردستانەکەین چیدی کە بە تەلەفۆن نەرێن هەلا جەژنەت پیرۆز بی ئەمن بێن لە مارێ چکولێتەکی بخۆن لە مارێ شەربەتێکی بخۆن ئەو عادەت و تەقالیدەی نوێ بکەنەوە ینی بەس ئەو نسحەتەم هەیە هیوادارم کوردیش ببیتە یەک پارچە و بەرەو دەوڵەتی کوردی و بەرەو ڕەفاهیەت و خۆشی بڕۆین و زۆر سوپاسی تەلەفۆن ڕێز مامۆستا ئیبراهیم حەکیم هونەرمەندی بواری کۆمیدیا کە میوانی ئەم تەوەری بەرنامەکەمان بووی زۆر سپاس دەکەین دووبارە زۆر بەخێر بێ و جەژنە پیرۆز بێ سپاس جەلال ساڵی پار لە بەرنامەی بەرنامەی جەژنانەکەمان ئەوەندە بە سەر و باڵا و ئەم لاولای یەکێ لە پرسیارەکانە هاتم تا وەڵامەکەم تەسلیم کرد لە پێشەکی یەکێ لە بەرنامە تەوەری ئەمڕۆشمە وەڵام یەکێ لە پرسیارەکانم دایەوە بە زومێ دەکەم خەڵک نەیبیست بێ و وەڵامەکەیان نەزانێت بەهۆی قسەکانی منەوە دووبارە ڕێز و سڵاو و خۆشەویستیم هەیە بۆ تەواوی بینەران دێمەوە لای جەلال محەممەد لە سلێمانیەوە. ڕاست دووبارە سڵاو لە بینەران سپاس بۆ تۆش ئاگام لێ بوو کە وەڵامی پرسیارەکەت دایەوە بەڵامەوەی باشە لە بەشی ئەدەبیەکان ئایەوە تا ئێستش کەس داوای پرسیاری ئەدەبی نەکردووە سپاس دەکەمە لە جەژن و خۆشیاوی سپاس بۆ خۆت و میوانەکەشت دیارە پەیوەندی تەلەفۆنیمان لەگەڵایە خۆشی لە هەولێرەوە سڵاوتان لێبێت خۆشی خان جەژنتان پیرۆز بێت هەر لە جەژن و خۆشییا بن. السلام عليكم ورحمة الله وبركاته. عليكم السلام ورحمة الله. برای برای ماشی سەر چاوەکانم جەژنتان پیرۆز بێت و هەر لە جەژنان جەژن تۆش پیرۆز بێ هەر لە خۆش شادیە بن پیرۆزای خۆم ئاراستەیە و هەموو مسلمانانەکەم هیوادارم خی گەورە ئەم جەژنێ بکاتەمای خۆشی و تەبایەتی و هەرچی ئەو خۆشی نامەتێ لەسەر هەموو مسلمانان لەبەر هەرچی خۆشیەکانی خی گەورە بینێتی سەیان ئامین ئینشاءالله. لەو پرسیارانی کە دیاریمان کردو لەو بەشانە ئەدەبی ئاینی زانیاری گشتی کامیان هەڵە بژێت حەزم لە ئاینیەوە باینی بێت زۆر باش ئینشاءالله. یەکەمین کەس لە ئیسلامدا جەنگی دەریایی کرد و ئەزمونێکی قورس و تاقی نەکراوە بوو کە ئەنجامیدا کێ بۆ جەنگی کرد؟ بەڵێ ما وەبزانم وەڵهێوە خوێنە مەوەزانم دات و سەواری بۆی عوسمانی کوڕی ئافان بوو. عوسمانی کوڕی ئافان بەوا بزانم یان دڵنیای تەواو؟ بەڵێ خوێندومان ئینشاءالله ئەوەیە بەڵێ تەواو نایگۆڕی؟ نایگۆڕم ئینشاءالله توەکەل زۆر باشە سپاس دەکەین هەر لە جەژن و خۆشیا بیت ئەوە عوسمانی کوڕی ئافان بۆ جێگیر دەکەین بۆ هیوایی کە وەڵامەکەت ڕاست بێت سپاس دەکەین. پەیوەندیەکی ترمان لەگەڵایە دیمەن خان لە ئاکرێەوە لەگەڵمانایە دیمەن خان سڵاوی خوارد لێ بێت جەژنت پیرۆز بێت. هەمی کارمەنداچانی براوەچێ سەر چاوەکانم جەژنت پیرۆز بێت هەر لە جەژن و خۆشیابی لە ئاکرێ دیمەن خان پێم بڵێ لە ئاکرێ جەژن چۆن ئەگوزارێت؟ ولی برا بس پیشکی ایمان عمر ایمان بله ایمان لاکه ایمان خان جزنه ستوز همی کارمند و برای بس پیاندی ازی پیروز کم انشالله همی روز توجه نخوشی بن خوده برا جزنا آکری از بالا گلک گرم و گری برای بچه براستی یعنی ما هزلنات کرده حسابیتون چه جزنا یعنی نای تبیرم حساب گرم و گری برای بچه بید ئینشاءالله هەر گەرم و گوڕ دەبێ هەموو ڕۆژێکتان هەر جەژن و خۆشی بێت ئینشاءالله. ئیمان خان دەچینە لای پرسیارەکان ئاینی ئەدەبی زانیاری گشتی بلا ئاینی بترە با ئاینی بێت. یەکەمین کەس لە ئیسلامدا جەنگی دەریایی کرد و ئەزمونێکی قورس و تاقی نەکراوە بوو کە ئەو ئەنجامیدا کێ بوو؟ کێ؟ هەڵبژاردنی لەگەڵانیە خدا برا ئاسانکاریە بۆم بکە چونکی ئەس ناوینەوە نزانم ئاسانکاریت بۆ ئەکەم. عوسمانی کوڕی عەفان معاویەی کوڕی ئەبوو سوفیان خالیدی کوڕی وەلید معاویەی کوڕی عوسمان معاویەی کوڕی ئەبوو سوفیان معاویەی کوڕی ئەبوو سوفیان دڵنیایی؟ بله خدا هاریکاری ئەمەزی بکە چونکی نابیناین برا سێ اختیارەکەم پێ داویت معاویەی کوڕی ئەبوو سوفیانت هەڵبژاردووە تەواو؟ بله دەستەکانت خۆش بێ ئیمان خان هەر لە جەژن و خۆشییا بیت. سلام علیکم. عەلەیکوم سەلام وەرەحمەتوڵڵاه.
پەیوەندیەکی ترمان لەگەڵەیە کاک ئیخلاس لە سلێمانیەوە. کاک ئیخلاس سڵاوی خوارد لێبێت، جەژنت پیرۆز بێت. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. ببرن دیارە من ئەوەندە ناوەکان ینی ئەو ناوانە هەمووی هەم لە پیاوی شاهەیە هەم لە ئافرەتی شاهەیە بۆی داوای لێبرنەکەم ئیخلاس خان. جەژنت پیرۆز بێ، هەر لە جەژن و خۆشییا بن ئینشاءالله. جەژنی ئێوەش پیرۆز بێ، سەرەتا پیرۆزبایی لە کەناڵەکانەکەم، پیرۆزبایی لە سەرجەم مسلمانان، تاریخی مسلمانانی. زۆر سپاس بە ناوی کەناڵ و بە ناوی هەموو مسلمانانیشەوە جەژن لە تۆش پیرۆز بێت، هەر لە جەژن و خۆشییا بی ئینشاءالله. ئاینی ئەدەبی زانیاری گشتی کامی ئاسانە ومەری کامیان ئاسانە؟ وەڵاهی نازانم، لە بەردەست من هەموو وەڵامەکەی هەیە، هەمووی بەلای منەوە ئێستا ئاسانە. دەبە ئاینی با ئاینی بێت. بە هەڵبژاردن بەرێ کاکسین ئەو پرسیارە ئێستا هەڵبژاردن بۆ دانا، بۆیە هەمان پرسیارە لێ یەکەمەوە. یەکەمین کەس لە ئیسلامدا جەنگی دەریایی کردووە زمونێکی قورس و ئەنە بە قوربان ئەوم ناوێ، ئەو زۆر ماستش زۆر باشەی گۆڕم. بە کێ دەوترێ شاعیری ئیسلام؟ حەسانی کوڕی سابت. حەسانی کوڕی سابت؟ اختیارەکەم بەرێت خەزانەوەی بە کێ دەگوترێت شاعیری ئیسلام؟ اختیارەکان بە کێ دەگوترێ شاعیری ئیسلام؟ اختیاری لەگەڵانێ مەگەر خۆم بۆ دابنێ ماوە اختیارەکە. بێخۆت ئەغباڵی لاوری حەسانی کوڕی سابت. حەسانی کوڕی سابت دڵنیایت؟ ئەباڵێ. باش حەسانی کوڕی سابتت بۆ سابتەکەم دەستەکان دڵنیاش ئەگەر ڕاست نییە با بیگۆڕ. بیگۆڕە. بیگۆڕم؟ بیگۆڕە. ئەوای تر چی بەختیارەکان؟ بێخۆت ئەغباڵی لاوری. دەبا بێخود با بێخود بێتەوە؟ ئەگەر ڕاستە تەواو. دەستەکانت خۆش بێ، هەر لە جەژن و خۆشیابی نازانم ئەوەیان لە کۆتایی بەرنامەیە وەڵامی ڕاست ئاشکرا ئەکەم. هەر لە جەژن نابن سپاس بۆ پەیوەندیەکەت. سپاس دەکەم. کاکارزان لە سلێمانیەوە. کاکارزان سڵاوی خوارد لێبێت، جەژنت پیرۆز بێت. جۆزنەپێرزی هەماڕاستی هەموو مسلمانانی جیهان و بەڕێوەی ئیسلامەکە هیوادارم بەرنامەی ئاوا لەم شێوەی جەناب لە بەرنامەکانی پێشتا جەناب بندیوە زۆر خۆشحاڵم. هیوادارم این بەرنامانەتان بەردەوامی هەبێت، بۆی جێگەی بەو بەرنامانەیە و کەناڵانەی دیکە بگرێتەوە خەڵک خۆی بەهات ئەم کەناڵانە ئینشەڵڵا. زۆر سپاس دەکەین ئینشاءڵڵا ئێمەش هەوڵ دەدەین بەردەوام لە خزمەت بینەرانمان دابین بۆ شێوازەی کە بتوانین باشترین و زۆرترین خزمەتیان پێ بکەین. کاکارزان دەچمە لای پرسیارەکان زانیاری گشتی ئەدەبی ئاینی. با زانیاری گشتی بێت. یەکەمین کەناڵی جیهانی کە توانی ڕاستەوخۆ هەواڵەکانی بگەیەنێتە شاشەی ماڵەکان چ کەناڵێک بوو؟ ئەیکەمە اختیاری بۆت. کەس کەمێ دەستمان سوود بکەین. BBC، CNN، جەزیرە. BBC بێت. تەواو؟ دەستەکانت خۆش بێ کاکارزان، سپاس دەکەم، هەر لە جەژنابی سپاس بۆ پەیوەندیەکەت. پەیوەندیەکی ترم لەگەڵایە کاکوونەر لە سلێمانیەوە. کاکوونەر سڵاوی خوارد لێبێت، جەژنت پیرۆز بێت. یاخوابی جەژندام و لای پیرۆز بێ ئینشەڵڵا. هەر لە جەژن خۆشی جەژندام مبارەک بێ ئینشەڵڵا لە سەرجەم مسلمانی ژیان زۆر وە لە کەناڵە گەشتۆکەتان ئینشەڵڵا. بچمە لای پرسیارەکان. کامیان ئاینی ئەدەبی زانیاری گشتی؟ مڕابە گشتی بێ. با زانیاری گشتی بێت. یەکەمین کەناڵی جیهانی کە توانی ڕاستەوخۆ هەواڵەکانی بگەێنێتە شاشەی ماڵان چ کەناڵێک بوو؟ کردبوومە اختیاری بۆ تەلەفۆنی پێشتۆ. BBC، CNN، جەزیرە. BBC. دڵنیایت؟ وڵا ناوەڵات دڵنیا نیم بەزیتر. تەواو BBCت بۆ جێگیر بکە؟ بەڵێ. با BBC بێت. زۆر باشە، سپاس دەکەم، سپاس بۆ پەیوەندیەکەت، هەر لە جەژن و خۆشییا بیت. پەیوەندیەکی ترمان لەگەڵایە کاک بەیار لە سلێمانیەوە. کاک بەیار سڵاوی خوارد لێبێت، جەژنی تۆش پیرۆز بێ و هەر لە جەژنابی ئینشاڵڵا. تۆش هەر لە جەژنابی خوایە. جەژن پیرۆزت بۆ جەماعەتی کەناڵی پەیامیش
زۆر سپاس کاک بەیار لە عند بەناوی حرفك وتمام سعديباتيش سپاس دەکەم بەناوی هل شەوە هل الإسلام زۆر سپاس کاک بەیار ئەگەر لە تەلەڤیزیۆنەکەەوە گوێم بۆ دەگری ئەوە پچر پسڕیتیەکەی و کاتە تەلەڤیزیۆنەکە کەسکار لە تەلەفۆنەکەەوە گوێم بۆ بگرە باش زۆر سپاس دەکەم کاک بەیار دەچمە لای پرسیارەکان ئاینی ئەدەبی زانیاری گشتی والله تخوض تساري سوماني هەمووی ئێستا بەلای منەوە ئاسانن بەڵام خۆت هەڵبژێرە لە ئاینی بێ ئەدەبی یا زانیاری گشتی بێت والله من بلا منوش اعتيادي هات تساري كيف ديك بس تسيا یقینا ئێستا مادام احتیاجی خۆت هەڵی بژێرە بله ئاینی ئەدەبی زانیاری گشتی با هی بێت گشتی بێ با زانیاری گشتی بێت ئەو زانا مسلمانە کێ بوو لە کاتی لە سێدارەدانیدا ١14 پەتیان بە ئەندازەی ژمارەی سوورەتەکانی قورئانی پیرۆز بۆ هەڵواسی ئەو زانا مسلمانە کێ بوو کە لە کاتی لە سێدارەدانیدا ١14 اختیارەکانی اختیارەکان ئاسانە با اختیاری بۆ دانەنێم وڵا داینێ ئێستا تۆزە پرسە تا من اختیاری بۆ دادنێم پرسیارەکە ئاسانە ئەو مسلمانی کێ بوو ئەو زانا مسلمانە کێ بوو لە کاتی لە سێدارەدانیدا ١14 پەتیان بە ئەندازەی ژمارە سوورەتەکانی قورئانی پیرۆز بۆ هەڵواسی ئەوەت لەبیر بێ کە کوردە و زۆر نوێژۆکەشی زۆر لە کۆنانیە کەس نایە بە خەیاڵتا ناوەڵا ئەی ناتوانین یەکەمان بدانەی اختیارەکان دەبوان دانی ئەوانی تر اختیارەکان تۆزە قورسێسە من اختیاری نزیک و یعنی نزیکت بۆ دابنێم پرسیارەکەت بۆ بگۆڕم وەڵا بۆم گۆڕارە وەڵام بۆتە گۆڕم یەکەمین کەناڵی جیهانی کە توانی ڕاستەوخۆ هەواڵەکانی بگەێنێتە شاشەی ماڵان چ کەناڵێک بوو BBC CNN جەزیرە BBC CNN کامیان بوو کامیانە کامیانە BBC بە پرسیار لێم مەکە چونکە خەڵکی تر لەسەر پەیوەندیە گەر خێرا پێم بڵێ CNN کامیان CNN بۆ دیاری بکەم تەواو بەڵێ بەڵێ خێزانەکە شەجا پەیوەندی گازێت لەوێ زۆر باشە کاک بەیار من CNN-ەکەی جەنابەت وەردەگرم بیدە بەدەست خێزانەکەتەوە ئاساییە باویش چۆن باشە کاک بەیار زۆر سپاس دەکەین ئاشناخان لە سلێمانیەوە لەگەڵمانەیە ئاشناخان سڵاوی خوارد لێبێت جەژنت پیرۆز بێت هەر لە جەژن و خۆشییا بن ئینشاڵڵا ئاشناخان جەژن لە دووەم ڕۆژە لایەوە چۆنە زۆر خۆشە ئەوترێت ڕۆژی یەکەم کەس لە ماڵ ناچێتە دەرەوە هەمووی چاوەڕێی خەڵکەکەن ڕۆژی دووەم هەمووی دەچێتە دەرەوە و بەتەمان ئەوان سەردانی بکەن بەڵام کەس یەکتر نبینەوە ڕۆژی سێمیش هەمووی گلەی یەکترەکەن ئێستەیەوە ڕۆژی دووەمتان سەردانەکەن یاخود سەردانتان نەکرێت وڵا دەکەمانی سەردانمان بچێنی دەرەوانی دووەم ڕۆژەوە چاوەڕێەکەن بۆ هیوایی کە ماڵچان هەمیشە ئاوەدان هەموو ڕۆژێکتان لە جەژن و خۆشی بێت ئاشناخان دەچمە لای پرسیارەکان ئاینی ئەدەبی زانیاری گشتی بە ئاینی بێت بەکام شاعری کورد دەوترێت شاعری پێغەمبەری خوا ئەوەی ئەمە لەبیر نەچێت بەکام شاعری کوردی دەوترێت شاعری پێغەمبەری خوددا نالی مەحوی بێخۆت ئەوە من سێ اختیارمی هەیتێ نالی مەحوی بێخۆت با مەحوی بێت سپاس بۆ پەیوەندیەکە داشناخان هەر لە جێژن خۆشییا بیت پەیوەندیەکی ترم لەگەڵایە ساراخان لە ڕانیەوە ساراخان سڵاوی خوارد لێبێت جەژنتان پیرۆز بێت عەلەیکوم السەلام وەرەحمەتوڵڵاه
باش کاک دەڵێن زۆر سپاس ساراخان هەر لە جەژن و خۆشییا بن دەنگ باسی جەژن لە ڕانیە چۆنە والله باشە لەخوا بەزیاد بێ زۆر گەرم و بڕاو ساڵ ئینشەڵڵا تاعات و عیبادەتی هەموو لایەکان قبوڵ بێ ئینشەڵڵا جەژنتان پیرۆز یاخوا هەر هەمیشە گەرم و گوڕ بن تاعات و عیبادەتی هەموو لایەک قبوڵ بێ ئینشەڵڵا خوای گەورە لێمان وەرگرێت و بیکاتە ئەجر بۆ قیامەت بۆمان ئینشەڵڵا دەچمە لای پرسیارەکان ساراخان ئاینی ئەدەبی زانیاری گشتی زانیاری گشتی با زانیاری گشتی بێت وایە بەڵێ ئەو زانا مسلمانە کێ بوو لە کاتی لە سێدارەدانیدا 114 پەتیان بە ئەندازەی ژمارەی سوورەتەکانی قورئانی پیرۆز بۆ هەڵواسی ئاسانکاری نییە ئاسانکاری کووردە زانایەکی کووردە لەوە ئاسانتریش با بڵێم لە کوردستانی تورکیا هەرەوەندە ماوەڵێ کابرا گیرفانی پڕ بوو لە قەیسی وتی هەرکەس بزانێت چی لە گیرفانمایە هەموو قەیسەکان بۆ خۆی وەڵامی ڕاست کێ؟ بیگۆڕین ئەو قسەرەی بیگۆڕم بۆ زانیاری گشتی؟ بەڵێ ئەو کاتێکم زانیاری گشتی با زانیاری گشتی بێت چمە سەرەوەی کە یەکەمین کەناڵی گیانی کە توانی ڕاستەخۆ هەواڵەکانی بگەێنێتە شاشەی ماڵان چ کەناڵێک بوو کردمە سێ اختیار بۆ ئەوانەی ترکە تەلەفۆنیان کرد بوو BBC CNN جەزیرە جەزیرە دڵنیایت باوە بێت سپاس بۆ پەیوەندیەکە ساراخان لە ڕانیەوە پەیوەندیەکی ترم لەگەڵایە سپاس دەکەم ساراخانە لە جەژن و خۆشییا بیت دیارە بەشێک لە پرسیارەکان اختیارینین هەندێکیان دەتوانم لێرە اختیارتان بۆ دابنێن بەڵام هەندێکیان ناتوانم نێرگسخانم لەگەڵای لە کەلارەوە نێرگسخان سڵاوی خوارد لێبێت جەژنتان پیرۆز بێت لە کەلار کەش و هەوا خۆی گەرمە جەژنەکەشتان هەرگەرم بوو لە تۆش دزم لە تۆش پیرۆز بێ بەڵێ زۆر گەرمە کەلار هەر زۆر گەرمە ئەم بۆ گەرمتری شێرەدێنێ ئەی جەژنەکەتان چۆنە گەرم و گوڕی پێوە دیارە باشە دەخوا بەزیاد بێ بەڵام ئێمە هێشتا دەرنچینە هەر لە ماڵەوەی هەر لە ماڵەوە واتە میوانتان دێت بەڵێ بۆ ئاواتەی کە هەمیشە ماڵتان ئاوەدان بێ هەر لە جەژن و خۆشییان میشاڵە نێرگسخان دەچمە سەر پرسیارەکان ئاینی ئەدەبی زانیاری گشتی با زانیاری گشتی بێ با زانیاری گشتی بێت ئەو زانا مسلمانە کێ بوو لە کاتی لە سێدارەدانیدا 114 پەتیان بە ئەندازەی ژمارەی سوورەتەکانی قورئانی پیرۆز بۆ هەڵواسی زۆر ئاسانە زانایەکی کوردەوە کاماژەم پێکرد زانایەکی کووردە لە باکووری کوردستانی ژواتە لە کوردستانی تورکیانیش تەجێیە نایگۆڕی پرسیارەکە بیگۆڕم پرسیارەکە بگۆڕی هەر زانیاری گشتی بێت بەڵێ زۆر باشە زانیاری گشتی شۆڕشی چه کەسایەتیەک بە شۆڕشی لادێ ناسراوە ئەمەیان پێم وایە زۆر قورستر بوو لەوانی تر ئەی بۆچی قورسە ئاسانکاریتیانی ئەمەش دیکار ئەویان ئاسانکاریمدا نەتزانی ئەمەیان لەمە زیاتر ناتوانم ئاسانکاریدا بنێم بەڵێ گەنگت نەبوو ئەوی تریان ئاسانکاریم بۆ کردی وتم زانایەکی کووردە لە کوردستانی تورکیایە بەڵام ئەمیان ناتوانم لەوە زیاتر ئاسانکاری بکەم بۆت شۆڕشی چ کەسایەتێک بە شۆڕشی لادێ چ کەسایەتێک بە شۆڕشی لادێ ناسراوە زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت نێرگسخان بۆ هیوایی کە هەر لە جەژن و خۆشییابی پەیوەندیەکی ترمان لەگەڵایە شنۆخان لە کەلارەوە لە چەمچەماڵەوە ببورن شنۆخان سڵاوی خوارد لەبێت هەر لە جەژن و خۆشییابن ئینشاءڵڵا لە تۆش پیرۆز بێت شنۆخان ڕاستەخۆ دەچمە سەر پرسیارەکان ئاینی ئەدەبی زانیاری گشتی با ئەدەبی بێت ئەمە یەکەمین بینەر و پەیوەندیە کە داوای پرسیاری ئەدەبیەکات ڕشتەی مرواری بەرهەمی چەند نووسەرێکە کە ڕشتەی مرواری کتێبێکە پڕ لە قسەی مەستەق و پەندی پێکەمانە پێ خۆش و
اختیاری نییە بێت ڕشتەی مرواری بەرهەمی چەند نووسەرێکە زۆر ئاسانە داویە بنەکەم ناتوانم بەیان اختیاری بۆ دابنێم ڕشتەی مرواری بەرهەمی چەند نووسەرێکە داویە بنەکەم هیچ دەخوێنیتەوە؟ چۆن؟ ئەی باشە کە ناخوێنیتەوە بۆچی چوویتە سەر ئەدەبی؟ وەڵایە لەکوم پرسیارەکەت بۆ گۆڕم هەر لە بەشی ئەدەبی باشە؟ بێخودی شاعیر بە کێ دەڵێت یەگانە گەوهەری حەیا واتە گەنجینە و لوتکەی حەیا و شەرم لەناو شیعرەکانی وەسفی کەسێک دەکا بە یەگانە گەوهەری حەیا ئەو وەسفە بە باڵای کێیە؟ اختیاری نییە اختیارەکان هەر چوار خەلیفەکانی ڕاشیدین ئەبوو بەکر و عومەر و عوسمان و عەلی ڕەزا ڕەحمەتی خۆیان لەسەر بێت یەکێک لەو خەلیفانەیە با ئەبوو بەکر بێت با ئەبوو بەکر بێت تەواو؟ زۆر باشە سپاس بۆ پەیوەندیەکەت پەیوەندیەکی ترم لەگەڵای بۆی وایە کە وەڵامەکەت ڕاست بێت کاگارەم هەر لە چەمچەماڵەوە کاگارەم سڵاوی خوارد لەبێت جەژنتان پیرۆز بێت لە جەژنەوە زۆر سپاس کاکارەم کاگارەم دەچمە سەر پرسیارەکان ئاینی ئەدەبی زانیاری گشتی با ئاینی بێت بەکام شاعری کوردی دەوترێ شاعری پێغەمبەری خودا نالی بێت نالی بێت بە زۆری وەڵامەکەم ڕاست بێت ئەگەر ئەو پرسیاری 14 ئینەکە لێ بکەی ئەتوان وەڵامی ئەوش بەمەوەیان دەڵنیای وەڵام کامیان ئەوەی کام زانای کورد کە ئەوە لە زانیاری گشتیە پرسیارەکەت بۆ بگۆڕم بۆەوە ئەگەر بۆ بگۆڕ بۆ مامنم بۆی دڵنیام کە وەڵامەکەم ڕاست باش ئەو زانا مسلمانە کێ بوو لە کاتی لە سێدارەدانیدا 14 پەتیان بە ئەندازەی ژمارەی سوورەتەکانی قورئانی پیرۆز بۆ هەڵواسیوە سعید نەورۆسی دڵنیایت؟ بەڵێ نایگۆڕی؟ بۆستە نانە شێخ سعیدی پیران نەورۆسی ناتەواو سعید نەورۆسی تەواو؟ بەڵێ زۆر باشە بەس ئێوە مەجاڵتان نەدا هەر جەژنە پیرۆزەیە بکەین فەرموو لە خزمەتان بەسکەمی خرە لە بەروی خەڵکی تر لەسەر هێڵن بۆیە نامانوێ زیاتر لە باڵانسەکانیان بڕوا هەندێکیان زۆر چاوەڕێ بکەن فەرموو ڕاستەکەی دەباشە پیرۆزبایی جەژن لە دایکم لە خێزانم لە ئێوەی بەڕێز لە هەموو دۆستان و ئەندامان و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی و هەموو موسڵمانانی سەر ئەرزەکەم هەر لە جەژن و خۆشیاوی بە ناوی هەموویانەوە دایک و خێزان یەک نوکتەی خۆشیشت بۆ بجێڕمەوە کاک دەلال کورتە برادێکم بەرنامەی پێشکەشەکرد لە رادیۆ پیاوت پرسیارەکانی ئاسانە ئەوشتی پرسیارەکانم ئاسانە وتی وەڵا پرسیاری قورس لێ بکەم وتی بەڵێ وتی باشە جەزائیر ناسراوە بە وڵاتی 2 ملیۆن شەهید ناوی 1000 لەو شەهیدانم پێ بڵێ ئەوەیان قورسە ئێستا پرسیارەکانی من ئاستانە یا گرانە پرسیارەکانتان زۆر خۆشە بەڵام مەگەر پێش وەخت اختیارەکان ئامادەکەن ئەوە شتێکی باشە پرسیارەکانمان هەمووی حازرە بەڵام زۆر جار کە هەندێکتان بۆ منەت بەلاتانەوە قورسە ناچارم بۆ دەگۆڕم یعنی ئاسانکاری لە هی ئەوەیە کە زۆر ئاسانکاریتان بۆکەم دەستان خۆش بێبان زیاتر کاتان لێ نەگرم کاگاران لە جەژن و خۆشیابی سپاس دەکەم فێردەوس لە سلێمانیەوە فێردەوس خان دیارە پەیوەندیەکەی پچڕا بەداخەوە پەیوەندیەکی ترمان لەگەڵایە لە سەر هێڵەوە ئەوە لەبەرەوەیە کە زۆر جار دەرفەتی زیاتر جەژنە پیرۆزەتانە لە بەروی کە هەیە خەڵکی تر لەسەر هێڵن نامانوێت زیاتر لە باڵانسەکانیاندا بڕوا بۆی کە فریا بکەون بتوانن تەلەفۆن بکەن و پەیوەندیەکانە ڕوو بگیرێ وەڵامی پرسیارەکانمان بدەنەوە ڕاستە زۆر جار لە پرسیارەکانمان اختیاریان بۆ دانن و هەندێکیان ئاسانکاری دەکرێت هەندێکیان ناکرێت لەبەر دڵی ئێوەیە بینەرانی عزیز بۆی کە پێمان خۆشە زۆرترین کەستان وەڵامی ڕاست بەدەست بێنێ هەرچەندە لە کۆتایی دوجار تیر و پشکتان بۆ دەکرێت پرسیارەکانمان سێ بەشن ئاینی ئەدەبی زانیاری گشتی خۆتان اختیاریان دەکەن و دوایش دەرفەتی گۆڕینتان هەیە کاک سامی لە دووهۆکەوە لەگەڵمانایە کاک سامی سڵاوی خوارد لەبێت جەژنتان پیرۆز بێت ئێوەش پێ و ئەم کاتتان باش جەژنتان پیرۆز بێ هەر لە جەژن و خۆشیابن ئینشاءڵڵا کاک سامی
زۆر سواز مامۆستا دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم هەرز خۆشەویستیم بۆ بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی پەیامی خۆشەویست بەس مامۆستا تەلەڤیزیۆنەکەتان لای ئێمە ناکی و شەنیزانم ئەگەر چیە ماوەیەکی زۆرە نەماوە لەکوێ ئێوە ئێستا دقیق لەکوێن لە ناو دۆکە بەلێ لە ناو دۆک بە شێوەی ئاسمانی نەماوە مەگەر خەلەلێک دروست بێ بەڵام فرێکوێنسی نوێمانەیە کە لە چۆڵی پەیاما دەڕوا 126 بە 3000ەکە لێی بدە بە دڵنیاییەوە دێتەوە ئینشاءڵڵا خزمەتانە لە دیجیتاڵەکەش هەر هەین دیارە ئێستا جەنابەت حتمەن لە ڕێگەی دیجیتاڵەکەەوە زیاتر ڕەنگە پەیوەندی بکەیت زۆر سپاس دەکەین ئەچینە لای پرسیارەکان ئاینی ئەدەبی زانیاری گشتی زانیاری گشتی مامۆستا زانیاری گشتی زانیاری گشتی ئەو زانا موسڵمانە کێ بوو لە کاتی لە سێدارەدانیدا 114 پەتیان بە ئەندازەی ژمارەی سوورەتەکانی قورئانی پیرۆز بۆ هەڵواسیوە اختیارات نییە؟ اختیارم نییە پێشتر ئاسانکاریەکم کردبوو بۆ ئەو بەڕێزانەی تر کە پەیوەندیان کردبوو لەوەی کە ئەم زانە کووردە ئەم زانە موسڵمانە کووردە بۆ لە با کووری کوردستان لە کوردستانی تورکیا ژیاوە بەڵێ وەڵام مامۆستا من زانیاریم لەسەر نییە بەڵام دوهۆک نزیکن لەوێەوە دەبوو زانیاریت هەبووە ئێستا لە کاتی لە سێدارەدانی بەڵێ مامۆستا هاوکاریێکمان بکە وەڵام تەلەڤیزیۆنمان لا نییە لەوە هاوکاری باشتر و خۆشتر دەڵێم زۆر لێەوە نزیکە لە دوهۆک چکە لە تەنیشتانایە لە کوردستانی تورکیایە زانایەکی کووردە چۆن؟ لە کوردستانی تورکیا؟ لە کوردستانی تورکیایە کووردە زانە موسڵمانەکە کە 114 پەتیان بە ئەندازەی ژمارەی سوورەتەکانی قورئانی پیرۆز بۆ هەڵواسیوە بە پێم وایە ئێستا لەو شارەی تورکیاش فلکەیەکیان مەیدانێک بەناویەوە هەیە قازی محەممەد شێخ سەعیدی پیران شێخ سەعیدی پیران کامیان وەڵڵاهی جا نزانم قازی محەممەد و شێخ سەعیدی پیران هاوکاریەکەمان بکە قازی محەممەد لەکوێ بوو؟ مامۆستاوەی ئیران بوو با شێخ سەعیدی پیران بێت شێخ سەعیدی پیران بێت؟ بەڵێ بەڵێ با شێخ سەعیدی پیران بێت زۆر باشە سپاس بۆ پەیوەندیەکەت جەژن و خۆشیاوی سپاس دەکەین پەیوەندیەکی ترمان لەگەڵایە دایکی ڕازیار لە بەداخەوە پەیوەندیەکەی پچڕاوە زۆر جار کە لەسەر هێڵ نامانەوە زیاتر بمێنەوە لەبەرەوەی کە خەڵکی تر فریای تەلەفۆن بکەوێت پەیوەندیەکی ترمان لەگەڵ ئەگەر هاوکارانم پێم بڵێن ناوەکەی بینەرانی عزیز بەردەوامە من لەسەر ئەوەی کە پرسیارەکانتان ئاڕاستە دەکەین و بەرنامەی پەیامی ڕۆژ لە ڕۆژانی جەژنی پیرۆزی ڕەمەزاندا سبەی نوێژ هەر بەردەوام دەبین لە کاتژمێر 8 و نیوەوە دەست پێ دەکەین کاک سەلمان کاک فەرمان لە هەولێرەوە لەگەڵمانایە کاک فەرمان سڵاوی خوارد دەبێت جەژنتان پیرۆز بێت و هەمیشە لە خۆشی و جەژن و شادیا بن ئینشاءڵڵا هەر لە جەژنا بن کاک فەرمان دەچمە لای پرسیارەکان ڕاستەوخۆ ئاینی ئەدەبی زانیاری گشتی وەڵڵاهی بە ئەدەبی بێت بە ئاینی بێت ئەو ناوی ئەو پەیامبەرە چی بوو کە مرد لە دوای ماوەیەک ئینجار پێیان زانی یا زانرا کە ئەو پەیامبەرە مردووە سلەیمان پێغەمبەر دڵنیایت؟ بەڵێ تەواو جێگیری کەم وەڵامەکەت؟ بەڵێ کاک فەرمان تەواو سلەیمان پێغەمبەرە؟ بەڵێ سلەیمان پێغەمبەر زۆر باشە دەستەکانت خۆش بێ سپاس بۆ پەیوەندیەکەت کاک فەرمان لە هەولێرەوە گەلاوێژ لە سلێمانیەوە گەلاوێژ خانسڵاوی خوا لێ بێت جەژنتان پیرۆز بێت و هەر لە جەژنا بێت ئێوەش کاکە جەلالگیان سڵاوی خواتان لێ بێ جێژنە پیرۆزەتان لێ یەکەم لە خۆت لە هەموو کارمەندان زۆر سپاس گیانت خۆش بێت هەر لە جەژن و خۆشیا بن ئێوەش بە ناوی هەموو کارمەندانەوە سپاس دەکەم ڕێزمێ بۆ شەیداخان و بۆ کاکە ڕیاضی هەولێر سەر و سەرچاوم بە ناوی ئەوانیشانە و ئەوانیشەوە عەلەیکم سەلام و ڕەحمەت الله سپاس دەکەین ئەچمە لای پرسیارەکان گەلاوێژ خان ئاینی ئەدەبی زانیاری گشتی با ئاینی بێت ناوی ئەو پەیامبەرە چی بوو کە مرد دوای ماوەیەک ئینجا زانرا کە وەفاتی کردووە والله جێ زەحمە بۆم گۆڕە بۆ هینەکە ئەوەی کە لە تورکیا زان بەشمەوە بزان ئەوە ئاینی نییە ئەوەیان زانیاری گشتیە گشتێکە بۆم گۆڕە بە گشتێکە زۆر باشە گۆڕم بە زانیاری گشتی ئەو زانە موسڵمانە کێ بوو لە کاتی لە سێدارەدانیدا 114 پەتیان بە ئەندازەی سوورەتە ژمارەی سوورەتەکانی قورئانی پیرۆز
بۆ هەڵواسی مامۆستا سعید نورسی سعیدی نورسی سعیدی نورسی من ئەڵێم ئەوەیە تەواو دڵنیایت وەڵام بە دنیایی بە عەقلی خۆم ئەڵێم ئەوەیە جێگیری کەم وەڵامەکەت بەڵێ بەڵێ جێگیریکە دەستخۆشی لێکەم زۆر باشە سپاس بۆ پەیوەندیەکەت سپاس بۆ ئێوەش خواتان لەگەڵ هەر لە شادی و جەژن و خۆشیابی خوارد لەگەڵ بێت فرمێسخانم لەگەڵە لە هەولێرەوە فرمێسخان سڵاوی خوارد لەبێت جەژن پیرۆز بێت فرمێسخان لە هەولێرەوە لەگەڵمایە فرمێسخان ئەگەر گوێت لێمە سڵاوی خوارد لەبێت فرمێسخان تەلەڤیزیۆنەکەت کسکە لە مۆبایلەکەتەوە گوێ بۆ من بگرە جەژنت پیرۆز بێت و هەر لە جەژن نابیت زۆر سپاس مەمنون لە ئێوەش پیرۆز بێت سپاس دەکەم سڵام هەیە بۆتان زۆر زۆر سپاس ئەچمە لای پرسیارەکان ئاینی ئەدەبی زانیاری گشتی با زانیاری گشتی بێت با زانیاری گشتی بێت ناوی ئەو پرسیارە چی نوێبی با چۆن؟ پرسیارەکە نوێبی نەکراوی باشە با نەکرابێت ناوی ئەو پەرستگایی کە ئەبرەها لە جێگرەوەی کەعبە دروستی کرد چی بوو؟ ئەبرەها کە بە لەشکرێکەوە هات چۆن؟ زۆر گرانە زۆر گران تۆ وتە داخل با نەکرابێت بۆیە ئەی گۆڕم پرسیارەکە مادام گرانە ئەو حوشترەی کە لە جەنگی جەمەلدا خات و عایشە سواری بوو جەنگەکەش لەوەوە ناونرا جەمەل واتە حوشتر ئەو جەنگە ناوی ئەو حوشترە ناوی چی بوو؟ بۆڵە زۆر گرانە و پرسیارەش خۆت پرسیارێک وەڵامەکەی بزانی بڵێ با لێت بپرسم باشە ئەوەی یەکەمین کەناڵەکە ئەوەی گوتت کە باشە BBC جەزیرە با ئەو وەڵامەکەی جەزیرە ئەو جوابیش دراوەتەوە بە زۆر بە خێرایی لێ دەپرسمەوە ئاساییە یەکەمین کەناڵی جیهانی کە توانی ڕاستەوخۆ هەواڵەکانی بگەێنێتە شاشەی ماڵان چ کەناڵێک بوو سێ اختیاریشمدا بوو BBC CNN جەزیرە جەزیرە بوو دڵنیایت؟ وەڵایی ناڵە لە خۆمەوە دەدەم نازانم تاکید چنیمە بەس جەزیرەکەت بۆ جێگیر بکەم تەواو بەڵێ بەس دەتوانین پێم بێ شێوازی بەرنامەکەتان کووە؟ چۆن؟ شێوازی بەرنامەکەتان کووە؟ شێوازی بەرنامەکەمان؟ بەڵێ شێوازی بەرنامەکەمان لە ڕۆژانی جەژنی ڕەمەزاندا کاتژمێر 8:30 بەیانی دەست پێەکە سێ ڕۆژەوەتە بەیانیشمان ماوە لە دوایەوە بەرنامەی پەیامی ڕۆژ بەرنمەیەکی بەیانیان بوو هەمە ڕەنگە واتە هەموو بابەتەکان لە خۆ دەگرێت و نوێی کاتژمێر 9:30 سەر لە بەیانی دەست پێ دەکات تا کاتژمێر نزیک بە 11 دەخایەنێت لەوەی کە هەموو جۆرە بڕگە بابەتێک لە خۆ دەگرێت بەڵام لە ڕۆژانی ڕەمەزانە کاتژمێر 2:30 دەستی پێ دەکات دوو کاتژمێر بوو لە دوای جەژن دەچێتەوە کاتژمێر 9:30 سەر لە بەیانی ئینشاءڵڵا سپاس بۆ پەیوەندیەکەت ئالیا لە هەولێرەوە لەگەڵمانە ئالیا خان جەژنت پیرۆز بێت هەر لە جەژن و خۆشی و شادیدا بن ئینشاءڵڵا جەژنی تۆش پیرۆز بێت ئالیا خان ئالیا خان تۆ هیچ زانیاریەک تێ ئاواتەوێ پرسیارت تا ڕاستە بکەم و وەڵامم بدەیتەوە چۆن؟ کێ هاوکاری تەکا؟ دایکت زۆر باشە ڕێز و سڵامان هەیە بۆ دایکت جەژنی پیرۆز بێت جەژن لە خۆشت پیرۆز بێ ئالیا خان ئێستا پرسیارەکان ئاینی بێ یا ئەدەبی بە یا زانیاری گشتی بێ ئالیا خان با گشتی بێت ئەو حوشترەی کە لە جەنگی جەمەلدا خات و عایشە سواری ببووە جەنگەکەش لەوە ناونرا چۆن؟ هیچ تێ ناگەم لێت من گوێم لێت نییە ئالیا خان ببوورە ئالیا خان ئالیا خان دیارە پەیوەندیەکەی بەچڕا ئالیا خان ببوورن پەیوەندیەکی ترمان لەگەڵایە لە سلێمانیەوە فردەوس خان لە سلێمانیەوە فردەوس خان سڵاوی خوا لێبێت جەژنت پیرۆز بێت
السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. پیرۆز بەی دژن لە ئێوە تاوای کارمەندانەکەم. سەرسەر و سەرچاومان جەژنی تۆش پیرۆز بێت بە ناوی خۆم و هەموو کارمەندانیشەوە. هیوان سەرکەوتنتانە. زۆر سپاس دەکەین تۆش سەرفراز و سەرکەوتوو بی ئینشاڵڵا. فردەوسخان دەچمە لای پرسیارەکان ئاینی زانیاری گشتی ئەدەبی. با ئاینی بێت. با ئاینی بێت. ناوی ئەو پەیامبەرە چی بوو کە مرد دوای ماوەیەک اینجا زانرا کە وەفاتی کردووە؟ پێغەمبەر سولەیمان. پێغەمبەر سولەیمان. هیچ زانیاری لەسەر هەیە کی هاوکاری تەکا؟ وەڵا دایکم. دایک هاوکاری تەکا. بەڵێ. دڵنیان لە وەڵامەکەی؟ وەڵا تەقریبەن. تەقریبەن. واتە وەڵامەکەتان بۆ جێگیر دەکەم. بەڵێ. زۆر باشە. سپاس بۆ پەیوەندیەکەت فردەوسخانە لە جەژن و خۆشییا بن. فردەوسخان دیارە لە سلێمانیەوە وەڵامەکەی پێیوا بوو کە پێغەمبەر سولەیمان وەڵامی ڕاستە بۆ هیوایی کە وەڵامەکەی ڕاست بێت. پەیوەندیەکی ترمان لەگەڵایە لە ڤینۆس لە سلێمانیەوە دیارە پەیوەندیەکانمانە لە سلێمانی جارە. ڤینۆس خان سڵاوی خوارد لێبێت جەژنت پیرۆز بێت. خۆشی داوید سپاس دەکەم. جەژنتان پیرۆز بێت لە خۆت لاوکارەکانە. زۆر سپاس ئێوەش هەر لە جەژن و خۆشییا بن ئینشاءڵڵا. ڤینۆس خان دەچمە لای پرسیارەکان ئاینی ئەدەبی زانیاری گشتی. ئاینی بێت. با ئاینی بێت. یەکەم کەس کێ بوو خەڵکی بۆ نوێژی تەراویح کۆ کردەوە؟ پرسیارە زۆر قسەوەڵە. زۆر ئاسانە. ئاسانکارین بۆکەی؟ ئاسانکاری یەکێک لە خەلیفەکانی ڕاشدین بوو. یەکێک لە خەلیفەکانی ڕاشدین؟ بەڵێ چوار خەلیفەمانەیە ئیمامی ئەبوبەکر، ئیمامی عومەر، عوسمان، ئیمامی عەلی. با عومەری کوڕی خەتاب بێت. دڵنیایت؟ ناوەڵە. ئێستا عومەری کوڕی خەتاب دابنێم یان دەیگۆڕی؟ بیگۆڕم. نازانم. با ئەو بێت. باوە بێت. زۆر باشە. زۆر سپاس هەر لە جەژن و خۆشیان. سپاس بۆ پەیوەندیەکەت. پەیوەندیەکی ترمان لەگەڵایە کاک نەوزاد لە کەرکووکەوە. کاک نەوزاد سڵاوی خوارد لێبێت. جەژنت پیرۆز بێ و هەر لە جەژنا ئینشاءڵڵا. السلام عليكم. عليكم السلام. کاک نەوزاد دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەسکە لە موبایلەکەەوە گوێ بۆ من بگرە. زۆر سپاس دەکەم. بەڵێ دەستخۆشی بەرنامەکە لێکەم. زۆر سپاس. جەژنە پیرۆزەشتان لێکەم لە خۆت و تاوای کارمەندان. زۆر سپاس کاک نەوزاد. جەژن لە تۆش و لە خانەوادەی بەڕێز و لە هەموو کەرکووکیەکان پیرۆز بێت بۆ هیوایی کە دوایین جەژن بێت کە کەرکووک نەهامەتی بەخۆیەوە ببینی. هەرچەندە ڕەنگە هیوایەکی زۆر ئەوە نەبێ بەڵام چکە لە ناو هەموو ململانیەدا کەرکووک هەمیشە هەر بەخت و ئیخبار و شەنسی هەروە بووە. کاک نەوزاد دەچمە لای پرسیارەکان ئاینی ئەدەبی زانیاری گشتی. بەڵێ با ئاینی بێت. با ئاینی بێت. یەکەم کەس کێ بوو خەڵکی بۆ نوێژی تەراویح کۆ کردەوە؟ بەڵێ با عومەری کوڕی خەتابە. دڵنیایت؟ هەڵای زۆر دڵنیا نیم بەس با ئەو بێت. زۆر باشە با ئەو بێت. ئیمامی عومەری کوڕی خەتاب ڕەزا ڕەحمەتی خوای لەسەر بێت. وەڵامی ڕاستی کاک نەوزاد بوو. بزانین لە کۆتایی بەرنامەکەی وەڵامی ڕاستەکان هەموویان ئاشکرا دەکەم بۆ هیوایی کە وەڵامەکەت ڕاست بێ. کاک نەوزاد دیارەکە ئیمامی عومەری کوڕی خەتاب وەڵامی کاک نەوزاد بوو. هەرچەندە من لە اختیارم دانابوو بۆ ئەوانەی کە پێشتر پرسیاریان کردبوو. کاک نەوزاد باوەڕیا بوو کەەوە وەڵامی ڕاستە. پەیوەندیەکی ترمان لەگەڵایە لە پەخشان لە سلێمانیەوە. پەخشان خان سڵاوی خوارد لێبێت. جەژنتان پیرۆز بێت و هەر لە خۆشی و جەژنابن. سپاس لە تۆ بێ و جەژنی ئێوە پیرۆز بێ و دەستخۆشیتان لێەکەم لە خۆت و لە هاوکارەکان براکەم. زۆر سپاس دەکەین بەخشان خان هەر لە جەژن و خۆشییا بنێەوە ئینشاءڵڵا. سپاس دەکەم بە لای کارمەندەکانیشانەوە هەموویان جەژنێکی خۆشی بێ جەژنە بێ بەمایە کێر بۆ گەلی کورد. ئامین ئینشاءڵڵا. ئامین ئینشاءڵڵا. ئاینی ئەدەبی زانیاری گشتی کام لەو بەشانە پرسیارەتان ڕاستە بکەم؟ با گشتی بێ. با زانیاری گشتی بێت. ئەو حوشترەی کە لە جەنگی جەمەلدا خات و عایشە ڕەزا ڕەحمەتی خوای لەسەر بێت سواری بوو. ئەو حوشترە ناوی چی بوو؟ بە تایبەتی جەنگەکەش لەوە ناونرا بوو جەمەل واتە حوشتر. ئەو پرسیارە زۆر قورسە حەجم پێوە نەبووە قەت بەم گۆڕە بە ئاینەکە. بیگۆڕم بۆ ئاینیەکە.
ئەرە والله باشە پرسیارێکی تازە هەر ناوی خستر نەبووە چۆن؟ هەر ناوی خستر نەبووە ئەو حۆشترە خۆی حۆشتراتە جەمەل شەڕەکە ناونراوە شەڕی چۆن بڵێ شەڕەکە ناوی حۆشتر بووە جەمەل بووە بەڵام ئەو حۆشترەی کە خاتو عایشە ڕەزا ڕەحمەتی خوای لەسەر بێت سواری بوو خوتی ئەو حۆشترە ناوێکی تایبەتی هەبوو ناوی چی بوو؟ بەخواامەیەکەم کەڕەتە ببیستم زۆر باشە پرسیارەکە بگۆڕم بۆ ئاینیەکە؟ بەڵێ زۆر باشە پرسیارێکی تازە لە ئاینیەکە لێ دەپرسم خواردنی گۆشتی کام ئاژەڵ دەستنوێژەشکێنێت نەڵێ ئەمەش یەکەم جارمە دەیویستم بەراز نازانم با بەراز بێت با بەراز بێت زۆر باشە دەستەکانت خۆش بێت و هەر لە زۆر سپاس دەکەم خوارد لەگەڵ بێت پەیوەندیەکی ترم لەگەڵایە کە ئەمە دوایین پەیوەندیە دادوەر لە سەی سایەقەوە کاک دادوەر سڵاوی خوا لێ بێت جەژنت پیرۆز بێت هەر لە جەژن و خۆشییا بن وای خۆش لە تو جەژن لە تو سەواڵ دەرمەدانی کەناڵی پایان پیرۆز زۆر سپاس جەژن لە تۆش پیرۆز بێت کاک دادوەر دەچمە لای پرسیارەکان ئاینی ئەدەبی زانیاری گشتی زانیاری گشتی زۆر باشە زانیاری گشتی ئەو حۆشترەی کە لە جەنگی جەمەلدا خاتوە عایشە سواری ببوو ناوی چی بوو حۆشترە بیگۆڕمە سەر چی بە ئاینی بێت خواردنی گۆشتی کام ئاژەڵ دەست نوێژەشکێنێت کاک دادوەر اختیاری هەیە بەڵێ اختیاری نییە بەس مەگەر بۆت دابنێم ئەو کۆی کە دوایین پەیوەندیت اختیارت بۆ دادەنێم ئاسکی کێوی بەراز یاخود حۆشتر ئاسکی کێوی دڵنیایت با ئەوە بێت کاک دادوەر زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت سپاس بۆ هەمووتان بینەرانی عزیز کە بە پەیوەندیەکانتان زیاتر بەرنامەکانتان ڕازاندنەوە ناوبڕێکی کورد وەردەگرم دوای دێمە سەرەوەی کە وەڵامی ڕاستەکان ئاشکرا بکەم و ئەو کەسەی کە وەڵامی ڕاستی بەدەستێناوە تیر و پشکیان بۆ دەکەین سێ لەوانە دەبنە خاوەنی دوو خەڵات کە هەر کەسە و دوو خەڵات خەڵاتێکی تایبەت بە کۆمپانیای دۆلفینسی و خەڵاتێکی تایبەت بە کەناڵی ئاسمانی پێیان ناوبڕێکی کورد وەردەگرم و بینەرانی عزیز دێمەوە لاتان بینەرانی عزیز دیارە وەڵامە ڕاستەکان ئاشکرا دەکەم و دوای ژەوانەی کە وەڵامی ڕاستیان بەدەستێنا تیر و پشکێکیان بۆ دەکەم وەڵامە ڕاستەکانیش ئەمانن ئاینیەکە یەکەمین کەس کە لە ئیسلامدا جەنگی دەریایی کردو ئەزمونێکی قورس و تاقی نەکراوە بوو کە تاو کاتە کەس ئەنجامی نەدا بوو معاویەی کوڕی ئەبوو سوفیان بوو بەکێ دەوترێ شاعیری ئیسلام ئیقباڵی لاهوری بەکام شاعیری کوردی دەوترێ شاعیری پێغەمبەری خودا بێخۆت ناویە و پەیامبەرە چی بوو کە مرد دوای ماوەیەک اینجا زانرا پێغەمبەر سولەیمان بوو یەکەمین کەس کێ بوو خەڵکی بۆ نوێژی تەراویح کۆک کردەوە ئیمامی عومەر ڕەزا ڕەحمەتی خوای لەسەر بێت خواردنی گۆشتی کام ئاژەڵ دەستنوێژە شکێنێت ئاژەڵەکە خۆشترە زانیاریە گشتیەکان لە سەردەمی
لە سەردەمی جاهلیەتدا چیان بە جومعە دەوت یەوم العەرەب واتە ڕۆژی عەرەب یەکەمین کەناڵی جیانی کە توانی ڕاستەخۆ هەواڵەکانی بگەێنێتە شاشەی ماڵان کەناڵی CNN بوو ئەو زانە مسلمانە کێ بوو لە کاتی لە سێدارەدانیدا 114 پەتیان بە ئەندازەی ژمارەی سوورەتەکانی قورانی پیرۆز بۆ هەڵواسی شێخ سعیدی پیران بوو شۆڕشی چە کاسایەتیەک با شۆڕشی لادێ ناسراوە عەبدولکەریمی خەتابی و هەروەها ئەو حوشترەی لە جەنگی جەمەلدا خاتوو عایشە سواری بوو ناوی ئەسکەر بوو وەڵامێکی پرسیارێکی دەبیشمان هەبوو کە داواکرا بۆ ڕشتەی مەرواری دیارە ڕووناشکرایە کە بەرهەمی عەلادینی سەجادیە چەند کەسێک وەڵامی ڕاستیان بەدەستێناوە کە تیر و پشکیان بۆکەین یەکێک لە هاوکارانم کاک ئەبوبەکر ئەگەر بیتە ئێرەوە سپاس دەکەم بۆی کە سێ کەسم بۆ هەڵبژێرێت یەکێک لە هاوکارانم لە پشتی کامێرە کاک ئەبوبەکر ئەگەر بیتە ئێرەوە سپاس دەکەم یەکێک ترسان بێت کاک محەممەد وەرە ئێرە ئەگەر بیتە ئێرە یەکێک لە اختیارەکانم بۆ هەڵبژێریت سێ کەسم بۆ هەڵبژێرە و بیدەرەوە دەستم زۆر سپاس ڤێنوس عوسمان کە پێم وایە ڤێنوسخان لە شاری لە سلێمانیەوە و ڤێنوس لە ڤێنوس لە کوێوە بوو پەیوەندی کردبوو بۆی کە ڕاستەوخۆ لە سلێمانیەوە بوو کە خەڵاتی یەکەمی ئەمڕۆ بەدەست دێنێت واروەها کەسی دووەم بەیار عوسمان بەیار عومەر ببورن بەیار عومەر لە سلێمانی بوو ئەویشە و کەسی سێیەم کە خەڵاتەکە بەدەست دێنێت سامی لە دوهۆکەوە ئەوەش کاک سامی لە دوهۆکەوە ئەو سێ کەسە بوونە خاوەنی خەڵاتی ئەمڕۆی بەرنامەی پەیامی ڕۆژ بینەرانی عزیز دیارە لە دوای کۆتایی بەرنامەکە دەتوانین پەیوەندی بکەن بۆ هەمان ژمارە بۆی کە لە ڕێگە ژمارەکانەوە پێیان بڵێن کە چۆن خەڵاتەکانیان بگەینە دەستیان دەبنە خاوەنی دوو خەڵات خەڵاتێکی تایبەت بە کۆمپانیای دۆلفینسی و خەڵاتێکی تایبەت بە کەناڵی ئاسمانی پێیان بینەرانی عزیز سپاس بۆی کە تام ساتە لەگەڵمانە بن سپاس بۆ هاوکارانم کە لە ڕۆژی جەژندا لێرن بۆی کە بەرنامەکانی پەیام خزمەتی ئەوی بینەری عزیز بکە سبێنش کاتژمێر 8:30 چاوەڕێمان بکەن لێرە لە ستۆدیۆکانمان لە سلێمانی دەبینەوە میوانی ماڵەکانتان بۆ بەش پێشکەشکردنی بەرنمەیەکی دیکە تایبەت بە جەژنی پیرۆزی ڕەمەزان تا بەرنمەیەکی تر و تا سبەینێ بەخوای گەورەتان ئەسپێرم هەر لە جەژن و خۆشی و شادیدا بن خواتان لەگەڵ